بینەرانی عزیز سڵاوتان لێ بێ بەیانیتان باش خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئەمڕۆژ با کۆمەڵی بڕگۆ بابەتی نوێهاتینەوە خزمەتیەوەی ئازیز و خۆشویست هیوادارین کۆی پرۆگرامی ئەمڕۆمان بەدڵی هەموو لایەکتان بێت و جێگەی سود و ڕۆژامەندی هەموو لایەکتان بێت. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا لەسەر دوو بابەت گفتوگۆکەین. یەکێک لە بابەتەکانمان تەوەرێکی وەرزشیە، ئەوش گفتوگۆکردنە بێت لەسەر وەرزشی مەلەکردن بۆ پێی کە هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و لە دواوەی کە قەدەغی هاتوچۆ لەلایەن حکوومەتی هەرێمەوە ڕاگەیەنرا و دواوەی کە کەرەنتینە بڕیاری کەرەنتینەدرا لە پێناو سەلامەتی هەموو لایەکدا مەلەوانگەکانیش داخران کە بێگومان لە پێناو سەلامەتی مەلەوانان لەکەم جار و دواتر لە پێناو سەلامەتی هەموو هاوڵاتیاندا. بەڵام بڕیار وایە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی کردنەوەی مەلەوانگەکان بێت، بەڵام بێگومان ئەمەش بە کۆمەڵێک مەرج و پێوەەر دەبێت کە دواتر لەگەڵ ڕایەنەرێکی مەلەوانی کە میوان دەبێت لامان گفتوگۆ دەکەین بزانین مەرجەکان بۆ کردنەوەی مەلەوانگەکان چییە و یاخود بڵێن ڕێگاکانی خۆپاراستن لە کاتی مەلەکردنا چی دەبێت و لا هەمان کاتدا باز لەوە دەکەین کە ئەو یاریزانانە یاخود ئەو مەلەوانانەی کە ئەم ماوەیە دابڕاون لە مەلەکردن چ کاریگەریەکیان هەبوو لەسەریان بەو پێی کە لەمە جووە وەرزی هاوین و وەرزی گەرمایە هاوڵاتیان زیاتر ڕوو لە مەلەکردن دەکەن، ڕوو لە مەلەوانگەکانەکەن. بە تایبەتی پزیشکە بەڕێزەکان ئاماژە بەوەکەن کە ئەو کەسانەی کە بەشێکی زۆر لە نەخۆشیەکان مەلەکردنیان وەکو ڕێگە چارەیەک داناوە یاخود بە چارەسەرێکی سروشتی داناوە، بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشی فەقەرات و ئینزیلاقیان هەیە دواتر بازەوە دەکەین بزانین چ نەخۆشیێکی تر لە ڕێگەی مەلەکردنەوەانە چارەسەر دەکرێت. ئەمە تەوەری دووەمی پرۆگرامەکەی و لە بەشی دووەما گفتوگۆی لەسەر دەکەین، بەڵام ئێستا کە من میوانی تەوەری یەکەمم لە ستۆدیۆ ئامادەیە ئەوش گفتوگۆکردنە بێت لەسەر ڕۆڵی مێژووی یەکێتی مامۆستایان لە خەباتی سیاسی و پەروەردەیدا. واتە کە ئەم ڕێکخراوە بێگومان مێژوویەکی کۆنی هەیە، خەباتی 50 ساڵ یا بڵین نیو سەدە زیاتری هەیە. لەم پرۆگرامەیە بازەوە دەکەین کە یەکێتی مامۆستایان کە خەباتێکی زۆریان کردووە، جگەلەوەی کە لە بواری پەروەردەیە خەباتیان کردووە، خەباتی سیاسیشیان کردووە، بەڵام چۆن وکەی و لەکوێ ئەمە لە وەڵامەکەی لە میوانەکە وەردەگرین و لە هەمان کاتدا باز لەوە دەکەین کە یەکێتی مامۆستایان لە پێش ڕاپەڕیندا چۆن بۆ کار و چالاکیەکانیان یا ئەرکیان چۆن بۆ، لە دوای ڕاپەڕینش ئەرک و چالاکیەکانیان چۆن بۆ. بۆ ئەمە بەستەش ئەمڕۆ میانداری مامۆستا شێخ حسێن شێخ مستەفاوان کردە کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی پێشووتری پەروەردەی سلێمانی. مامۆستا شێخ حسێن سڵاو لێ بێ و بەیانیت باش. زۆر سپاس بۆ ئامادەبوونت مامۆستاگە. سەرەتا باسێک لە دامەزراندنی یەکێتی مامۆستایان بکەین بزانین کەی دامەزراوە، مێژۆکەیە گەڕێتەوە بۆ کەی و ئامانجیان چی بوو؟ یەکێتی مامۆستایانی کوردستان کۆمەڵە مامۆستای بە ئەزمموی ڕێکوپێکی کوردستان بیان لە هەموو کێشەکانی میلەتەکان کردووە، بیان لە کێشەکانی مامۆستایان و گوزەرانی مامۆستایان کردووە، بۆیە بڕیاریاندا پاش کۆبوونەوەکانی خۆیان و یەکتربینینیان لە هەموو سنووری باشووری کوردستان بڕیارندا کۆنگرە بگرنە. کۆنگرەکە لە 15 ساڵی 1962 لە سلێمانی لە ماڵی مامۆستا کامیل بەسیر لە گەڕەکی گۆیژە گیرا ئەو مؤتەمەرەوەیە. ئەو کۆنگرەی یەکەم و دامەزرێنەری یەکێتی مامۆستایانی کوردستان بوو کە 35 مامۆسای بە ئەزمون لە هەموو شوێنەکانی کوردستانی باشوور بەشداریان تیا کرد. دیارە یەکێتی مامۆسایان ئەو یەکێتیە لە چەند بوارێکە کاریەکرد. یەکێتیەکە بۆ ئامانجەکانی یەکەم بواری چاکردن و بوارە پیشەیەکانی مامۆسایانی خەباتی پیشەیی مامۆسایان بۆ خۆشگوزەرانی مامۆسایان و شارکردنەوەی مامۆسایان وە سازدانیان بۆ بیرکردنەوە لە ئازادی و سەربەخۆیی گەلەکەیان. و بواری دووەمیش دیارە ئەم ڕێکخراوانەی لە کوردستانە دروست بووە یا دروست بووە لە نەتیجەی زوڵم و زۆرێکی حکومڕانەکانی عێراق بوو لەسەر کورد. بۆیە دیسانەوە بابەتی نەتەوەیی و خەباتی نەتەوەییشیان تیا سازاون و کۆمەڵێ مامۆسای ڕێکوپێک هاتوونەتە ڕیزی یەکێتی مامۆسایان و ئیتر بە هەر جۆرێک بێ پەیوەندیان بەم مامۆسایانە کردو، بەم یەکێتی مامۆسایانە. و دیارە یەکێتی مامۆسایان لە هەموو وڵاتێکە مامۆسایان سەرقاپڵەی پێشەنی و پێشکەوتن و ڕۆشنبیری هەر هەموو وڵاتێکن و هەر ئەوەیە قیاسی میلەتان لە هەموو جیهانە بە ڕۆشنبیری و سەقافەتیان نەکرێت. چەندێ مسەقەفی چێنێ ڕۆشنبیر بن میلەتەکە ئەوەندە پێشکەوتون نە بە زۆری میلەتەکە ئەکرێ وەک ژمارە، نە بە هێز و توانە بە توانای ڕۆشنبیری ئەکرێەوە
ئەم ڕۆشنبیریش ئەرکێکی سەرشانی مامۆسایان بوو بۆیە ئەو کۆمەڵە بەڕێزە مامۆسانە بیریان لەوە کردێتەوە یەکێتیەک دابمەزرێن بە ناو یەکێتی مامۆسایانی کوردستان بۆ ئەوەی بتوانن ئامانج و مەرامەکانی خۆیان و گەلی کوردستانی تیا بەرجەستە بکەن. بەڵێ باشە مامۆستا باست لەوە کرد کە کۆمەڵێک مامۆستا دەستی دامەزرێنەری ڕێکخراوەکە بنیان یەکێتی مامۆستایان بوون پێم خۆشە ئەگەر ناوەکانت لەلا بێ ناوەکانمان پێ بڵێ بزانین کەوتیان دەستی دامەزرێنەری کۆمەڵک ناوی مامۆستا ئەو مامۆسایانە بە هەمووی مامۆساکان کەسی 5 کەسن لا من و ئەمانە تا ئەسش باوەڕ ناکەم خەڵک باسی کردبوونیە هەر یەکە بە جۆرێک ئەوەی کەوتوتی 8 کەس بوون کەوتوتی 10 کەس بوون بەڵام لە شوێنی باوەڕپێکراوە ئەم ناوانە و لە خۆشیان هەندێکیان لە حیاتان ماون تەمەەن درێژ و لە ساغ بن ئەوانەشی لە حیاتان نەماون ئینشاءڵا بە هەر جێگایانە بێت وتمان لە ماڵی مامۆسا کامیل بەسیر گیراوە دوای ئەوە یەکەم کەس مامۆسا کامیل بەسیر بووە ئەنوەر سەعید دارتاش فایق عارف محەممەد باقی سەعید ئەمانە هەموو مامۆسان درەخشانی شێخ جەلال کەمالی میرزا غەفور بەهێ معروف بەرزنجی پەخشانی میرزا غەفور مەجید سەعید نوری شێخ ساڵح ڕەفعەت عەبدوڕەحمان حەمەی حەمە ساڵح بە حەمەبۆر مەشهور بووە یاسین محەممەد ساڵح محەممەد مەجید ئەسڵان عیزت محەممەد ئەمین ئەحمەد ڕشوانی ئیسماعیل ئیبراهیم ڕوناک عەبدوڵڵا زوهدی سەعید عەبدولکەریم مراد ئیبراهیم سەعید بابە عەلی شێخ ئەحمەد بەرزنجی قادر حاجی محەممەد سەعید سابر عەبدوڵڵا زێباری علي هجار شيخ حسين أتروشي أمين حاج بلال عارف عبد الله حسين صالح آغا أنجم عبد الله زهدي فاكيزة شكيب عبد الله أجدر نوري عارف جمال صالح سعيد فريدون علي أمين أمسي فينش كسبون ودواتر مؤتمركا كامل بصير بو بسكرتيري يكيتي ماموسان يكم سكرتيري يكيتي ماموسان وأنوري سعيد أرتاش كما مساب وبا جێگەری سکرتێر فائق عارف لەگەڵ محەممەد باقی سعید ئەندامانی سکرتارەتی یەکێتی مامۆسایان بوون ئەو کاتە هێواش ئەم یەکێتی مامۆسایانە برەوی پێدرا و تا هاتووە بەهێزتر بووە و لە سەردەمانی حکوومەتەکانە بەڕاستی ڕەنگەیشی نایە تووشی گەلێک گێرم و کێشە بوون لەلایەن دەزگاکانی حکوومەتەوە چونکە هەموو جوڵەیەک لە گەلی کوردستانە ویا لە سنووری کوردستانە هەبوو بێ حکوومەتەکان یەک لە دوایەک هەوڵیان ناوە سەرکوتیکەن و ترسی زۆریشیان لە مەسائلی خوێنەواری و مامۆسایان زیاتر بوو وەکو لای خەڵکی تر. باشە مامۆستا گرنگی دامەزراندنی ئەم ڕێکخراوەیان ئەمیکێتی مامۆستایانە بۆ ئەو کاتە گرنگەکەی لە چیا بوو؟ ئەو کاتە کاتێک بووە مەسەلا دوای شۆڕشی 14 تەموزی 58 کراونەوەیەکە بووە لە حکوومەتی بەغا و عەبدولکەریم قاسم کە ڕێیس جمهور بوو هاتۆتە سەر حکوم یەکێ لە هەرە ئیشە گرنگەکانی ئەوە بوو مادەی سێی دەستوری عێراقی ئەڵێ إن العرب والأكراد شركاء في هذا الوطن عرب و کورد ئەڵێ شەریکن لە وڵاتە شەریکیش یعنی وەکو یەک نەک وەکو ئەم شەراکەتەی ئێستا جارە شەریکین جارە تەریکی لا ئەو کاتانە کراوەیەکە بۆ ئەم ڕێکخراوەیانی مەجالێکیانە بوو بۆ دروستبوون و دوا ئەوەی تر هەر بەردەوام بوون لە ئیشەکانی خۆیانە و بەدایان مامۆسا لە دوای حکوومەتەکانی دوای ئەوان و دوای 63 کە بە ئەساتوتە سەر حکوم بەدایان مامۆسا تووشی دەربەدەری و گیران بووە و لە شۆڕشەکانی کوردیشاکە لە 61ەوە دروست بۆ شۆڕش و زائیدەن شۆڕشی نوێی گەلی کوردستان بەدایان مامۆسا قیادەی ئەم شۆڕشیان کرد چ سیاسی چ عسکەری و بەدایان مامۆساش لە سێدارە دراوە و ڕەبی کراوە و هەموو ناوەکانیشان ئێستا لە لای ئەم فەرمانڕانەی حکوومەت و دەستگا حیزبیەکانە هەیە. بەڵێ باشە مامۆستا ئەم ڕێکخراوە بۆ ئەو کاتە توانی بووی کە مامۆستایان لە دەوری خۆی کۆبکاتەوە یاخود توانی بووی لە سەرتاسەری کوردستانە مامۆستان لە دەوری خۆی کۆبکاتەوە؟ ئەو مامۆستانە وەکو بووم باسکردی هەر مامۆستا ئەوە نییە تەنها لە سلێمانیا بوو بن لە هەموو شوێنەکانی کوردستانە ینی کوردستانی باشوور و یا باشووری کوردستان لە کەرکووک و لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆک و لە شوێنەکانی تریش نوێنەریان هەبوو ئەمانە سی5 کەسەری سلێمانی نییە بەمانایەوە هەر کەسە لەوێ ئەگەر چەند کەسێک سیقەی پێ هەبوو بێ ئەم کارەی بۆ باس کردووە کراوانەوەی هەبوو دوای شۆڕشی 14 تەموزی 58
کەوا حەقی کورد بە حەقەت ئەوەکو بۆم باس کردی ئەبدولکەریم قاسم خۆی ئیقراری کرد ئەو کاتێ ئێمە تەلەبە بووین لەم تۆستە بووین ئەمانە شتێک بوو بوارەکە ڕەخسا بوو یەکێتی مامەسایان ئیتر دوای ئەوەیش کۆ مامەسایان کۆڵیان ناوە بڵێ زرۆفەکەی خراپە و هەتا لە پێش ڕاپەڕینە کۆمەڵێ مامۆسایان لە سکرتارەتی مامۆسایان گیرا بوون لە ڕەنگە تۆی ئەگەر بەبیێ بێنەوە یەکوونەوە دوای ڕاپەڕین هێنانیانەوە گۆڕێنرانەوە بە زابتە گیراوەکان لە دوای ڕاپەڕین گۆڕانەوە ئەوانیان بەرە ئەمانی زابتەکانیان بەرە ئەوانەیش مەجموعەیە بوون وەکو مامەسا محەممەد و شێخ محەممەدی سۆڵە و عەزیز و ئەحمەد ساڵح ئەمانە مەجموعەیەک بوون هێنانەوە بە سەرچان کردبوونیانە سەرشانی و خەڵکە لەبەر ماڵبەندەدایان. بەڵێ مامۆستا جگە لە بڵێ مامۆستایان یاخود بڵێن یەکێتی مامۆستایان جگە لە کارە پیشەیەکی خۆیان کاری سیاسیشیان کردووە ئەم کارە سیاسی یان چۆن بڵێن تا چەند هاوشانی حیزبە سیاسیەکان لە شاخ ڕۆڵیان هەبووە ئەو کاری سیاسی بەسەرا ئەمەی کە لە یەکێتی مامۆستایانە بووە لەوانەیە بڵێم زۆریشی ئەو کاتێک کە پارتی دیموکراتی کوردستان لە 46 دروست بوو ئەمانە هەندێکیان ڕەنگە هەر سەر بە پارتی بوو بن دوای ئەوە مەسەلا بڵین لە سەردەمی یەکێتی نیشتمانیان زۆربەی زۆریان لەوانەیە لە سنوورەکانە لێرە و لە سلێمانی لە زۆر شوێنایەکەتی مامۆسایان وەکو یەکشتێکی بەرەی لێ هاتبوو هەر سەر بەم یەکێتی و بە پارتی وبانەوە حیزبەکانی تر بوون بمعنای لە ئەسڵیشا ئەو حیزبانەی کە هەبوون ئەوەی من ئاگام لێ مەسا حیزبی پارتی دیموکراتی کوردستان حیزبی شیوعی هەبووە حیزبی تر هەبووە حرەکاتی تر هەبوو کە بچووکتر لەوانە ئەمانە زۆرتر بەلایەنی ئەوانەوە ئەوەی لێ بوو بێ مؤهلتر بوو بۆ ئەوەی بێتە یەکێتی مامۆسایانەوە چونکە یەکێتی مامۆسایانی کوردستان هی هەمووی بووە ئەوە نەبووە بڵێ وەکو هەندێک جار دوای ڕاپەڕین پرژوو بڵاو بوو بێ ئەمە سەر بەولایەوە سەر بەولایە کاتە لە شۆڕشی ڕۆڵێکی باشی هەبووە لە خەباتی یەکێتی مامۆسایان خەباتێکی چاک و گشتگیر بووە هەتا هێنایانە بەڵام دوای ڕاپەڕین و دل ساڵەکەینەوە و پێنج و ناخۆش ناکۆکی بینی زۆنی سەوز و زۆنی زەردون ئەوانە وای لە مامۆسایان پرش و بڵاوبوونەوە بەڵام دوایی بە جوودی کۆمەڵێ مامۆسای ڕێکوپێکی گەنج و تازە و ئەمانەی وەک ئێمانان یەککەوتنەوە و یەکێتی مامۆسایانەکە بووەتەوە بەیەک ئەوە دوایی بە ئەتوانی ئەگەر مەجال بوو باسێکی باشە مامۆستا یەکێتی مامۆستایان بۆ ئەو کاتە چی بۆ مامۆستایان کرد چی وەکو لە هەموو ڕوویەکەوە وەڵی ئەوەی ئەو مامۆسای هاتوێتە یەکێتی مامۆسایان بۆ ئەو نێتە نەهاتووە وەکو ئێستا بیکەن بە مدیری مەکتەب یا بیکەن بە مدیر عامی یا بیکەن بە شتێک تەنها بۆ مەسەلە نەتەواتیەکە هاتووە و بۆ ئەوەی کە فێری وابێت لەو بوارەوە خزمەت بە میلەتەکەی بکە باوەڕ ناکەم هیچ نێتێکیان هەبووی مامۆستا کە هاتوێ بە مەبەستی ئەوەی دایمەزرێنن یا ببوانە بەڵام ئیتر کەڵکی مامۆسا هەر ئەوە بووە هوشیاربوونەوەی مامۆسا هوشیاربوونەوەی مامۆسا یانی هوشیاربوونەوەی خوێندکاران و قوتابیان وەرحاصڵ ئەگەر زۆر لەسەری بڕیانی هوشیاربوونەوەی هەموو میلەتەکە تەنها نێتیان ئەوە بۆ میلەتەکە هوشیارکردن لە شۆڕشی نوێی گەلەکەمانە ڕۆڵێکی باشی هەبووە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە شۆڕشی نوێ بەڵێ لە شۆڕشی نوێ تەبەن لە دەرەوەش سێ کۆنفرانس گیراوە لە دوای لە دروستکردن لە دەستپێکردنی لە 76 شۆڕشەوە تاگاتەوە دوای ڕاپەڕین سێ کۆنفرانسەکە لە دەرەوە لە شوێنە بەڵام وەکو ئەمانەی کە ئێستا ئەکرێت ئەوە بە قەرەباڵی و بە ئەوە نەبووە ئەو سێ کۆنفرانسەی شەرعەتی تەمەری پێدراوە بە قەراری یەکێتی مامۆسا بەڵێ باشە مامۆستا بەڕێزە لە سەرەتاش ئاماژەت پێکرد و ئێستاش ئاماژەت پێکرد کە کۆنگریان زۆر کردو یەکێتی مامۆستایان لە پێش ڕاپەڕین و لە دوای ڕاپەڕێنیش بەڕێزت تا چەند ئاگاداری کۆنگرەکە بوو یا لە چەند یانە بەشدار بوویت ئەو کاتانەی کە مامۆستا بووم بەشداریم کردووە کۆنگرێ مەسەلا لەم کۆنگرانە کە بۆت باسکەم ئێستا کۆنگرەی دوو لە شوباتی 66 بوویمە تەلەبە بووین ئەوە لە سلێمانی لە ماڵی جەلال عومەر گیراوە لەنزیک گردی سەیوان دووەم ڕۆژ لە ماڵی عەبدوڵڕەحمانی مەلا عومەر سیام کۆنگرە لە 5/8 کراوە لە ناوپردان گیراوەوە ئەویش محەممەد ئیسماعیل بوو بە سکرتێر تا ئەم دوای شەر سکرتێر و لە جیاوەی دوو بەژوونی یەکێتی مامۆسایان بۆ لای پارتی بۆ لای یەکێتی
لەوێ هەر ئەوان سکرتێر جابوو لێرە سکرتێر جابوو کۆنگرەی چواریش لە 2 شوبات 1970 هەر لە هەولێر گیراوە 250 ئەندامی هەبووە هەر ئەم مامۆستا محەممەد ئیسماعیل دوازدام ئێسەی لە حیاتە تەمەندرێژ بە ئینشاءڵڵا هەر ئەو بۆ بە سکرتێر کۆنگرەی 5 من لە کۆنگرەی 5 بەشدار بووم کە بوومەتە مامۆستا لە کۆنگرەی 5 بەشدار بوون لە 1 بۆ 3 شوباتی 74 لە هۆڵی سینەما ڕەشی گیراوە ئەو کاتە ئەحمەد حەسەن بەکر ڕئیس جمهور بوو سامی عەبدوڕەحمان وەزیری کاروباری باکوور بوو یعنی شئونی شیمال بە حسابی ئەوان وتارێکی ئەحمەد حەسەن بەکری خوێندەوە بۆ سەرکەوتنی ئەم مؤتەمەرە ڕۆژێکی بەفر بوو ئێمە تقریبا 72 مامۆسایان لە منتقەی قەراقەواتین وازان بە ڕۆژ و 2 ڕۆژ ئێمە من و مامۆستا شێرەوە بە 1 ڕۆژ لێەوە گەیشتین بپێ بەفر بوو مامۆساکانی تریش گەی بنە گەڵەزەردە و کانی سپیکە ئێمە لێرە خەبەرمان ناکە ئەم مامۆسانە پەکیان کەوتۆ لە بەفرا ئەمان لێرەوە بە عەلی عەبدوڵڵا محافز بوو ساریان بۆ نادن لە تانجەرە پێیان گەیشت بوون 72 مامۆساکە مشریف چوو بە دوای مامۆسا لە پێنجوانە خۆشی گری خواردوە نەهات بوو لەگەڵ مامۆساکانیش بەفرێکی وا بوو مؤتەمەرێکی خۆش بوو ئەو مؤتەمەرە طبعا مؤتەمەرێکی ئەوە من بەژاریم تیا کردووە مؤتەمەری 5 بووە لە سلێمانی مؤتەمەرەکانی تری دوای ساڵی 76 ئەوانەی لەناو کۆنگرەکە باس ئەکران مامۆستا چی بوو زیاتر باسییان لە چی ئەکرد ئەمەی لە کۆنگرە ئەمە لە ساڵی 74 ساڵی ئیتیفاقی بینی شۆڕشی کورد کە لە 11 ئازاری ساڵی 1970 بوو هەتا 74 تێکچوو چونکە 4 ساڵ بوو حکوومەتی بەعز ئەوە هەر بە فێڵ و مراوەغەی کرد لەگەڵ کووردا شەڕی کردەوە لەگەڵ کووردا بەڵام ئیتر 74 ئەوە بوو کە ئەمانزانی حکوومەت نێتی خراپە لەبەرەوە باسکردنی مستەقبەلی مامۆسایان و کورد و ئێمە ئەوانە بە زۆری باسەکرا و یەکبوون و یەکگرتووی مامۆسایان بە هەموو ئینەکانەوە طبعا ئەو یەکێتی مامۆسایانە زۆر بەهێزتر بوو لەوانەی پێشتر بووانی وەکو قووەت وەکو زۆری وەکو طبعا زەمن گۆڕا بوو تۆ لە 62 لەکوێ 14 ساڵەکە بۆ 74 وەکو تەنوێنیشی بەسەرات و ئیتیفاقی بینی سەرۆکاتی شۆڕش و کوردستان لەگەڵ حکوومەتە ئەمەش زیاتر کرانەوە بۆی خەڵک هەوڵبا و ترسی نەمێنەوەی بچێتە ناو ڕێکخراوەکانەوە ئەوە دەستەکانە خۆشە مامۆستا هیچ شتێک ماوە لەسەر یەکێتی مامۆستایان پێش ڕاپەڕین هیچ شتێک ماوە باسیکەی پێش ڕاپەڕین یاخود بچینە سەر بابەتی ڕاپەڕین وەڵی ئێستا مەسا کۆنگرەی نۆیشمان کردووە کۆنگرەی نۆ ئەویان ساڵی چەند بوو؟ 34 92 ئەمە هەڵبژاردنێکی تەواوی کرا ئەجا لە 6 بۆ 8 دەی ساڵی 1992 کۆنگرەی نۆ ئەم کۆنگرەیە تەوحیدی بوو چونکە بۆم باس کردی وتم لەوە پێش پرژە بڵاویە کەبوو لەوەی نیکەتی مامۆسایانی ئێرە و ئەوێ ئەم کۆنگرەمان نانا کۆنگرەی یەکگرتنەوە تەوحیدی بوو ئەم کۆنگرە لە هۆڵی میدیا کردمان لە 6 و 7 و 8 دەی ساڵی 1992 لە هەولێر ئەوەیش لەوێ مامۆستا عەبدوڕەحمان هەڵبژێرا بوو بە سکرتێر مامۆستا عەبدوڕەحمان لە بەشی یەکێتی نیشتمانی بوو مامۆستا محەممەد ئیسماعیل کە بۆ سکرتێر هەڵەبژێرا لە بەشی پارتی دیموکراتی کوردستان و حیزبەکانی تریش بەشداریان کرد حیزب زۆر بۆ ئازام 11 لیست هەبوو ئەوەی دەرچوو مامۆستا عەبدوڕەحمان ئێمان لەگەڵ برادەرانی پارتی 106 بە 106 بوو لەسەر دووسیوە لای خۆم لە مفەکەرەم هەیە من مفەکەرەم بووم بە مامۆستا مفەکەرەم هەبووە هەتا ڕەو ڕاپەڕینەکە هەمووی سوتا لەگەڵ ماڵەکەمە لەوەشەوە دروستم کردوێتەوە مفەکەرە ئەوانە هەموو تیان نووسیوە کە چۆن ئەمە کە هەڵبژاردن بوو 106 بە 106 بووین ڕێی ئێستا برادەرەکانم گویان لێبێ ئاخر وەرەقەما بوو کە ڕابکێشرێ یا محەممەد ئیسماعیل دەرەچوو یا عەبدوڕەحمان کەی ئێمە دەرەچوو ئەوی شەری ئێمە چونکە ئێمە فەرقمان ناکرد کە وەرەقەکە ڕاکێشرا بوو بە 107 ڕێی یەکێتی نیشتمانی ئێمە دەرچوین و
ئیتر تەوان وەکو سکرتارێت یەکەڵ بەڵێ ئەندامانیسی بەڵام بۆ سکرتێرەکە وا بوو دوای فترەیەکی تر کۆنگرە گیرا کۆنگرەی داگیرا لە 1696 برادرانی پارتی لێ کۆنگرەیەکیان کرد لە مانگی دەی لە مانگی هەشتی 2000 و لە باشە مامۆستا دواتر باز لە کۆنگرەکانی دوای ڕاپەڕین ئەەکەین بەڵام شتێکی تر کە گرنگە باسیکەین لە سەردەمی شاخە مامۆستانی شۆڕش هەبوون یەکێتی مامۆستان تا چەند ڕۆڵیان هەبووە لەو دۆخە یاخود مامۆستانی شۆڕش لە دەرەوە دەوری ئەویان هەبوو مەسا زۆر وەخت تا ئەو دوایش لە زۆر شوێنە مامۆسای شۆڕش هەبووە دەرسی وتۆتەوە خۆش هەبووە لە ناو شاریشە ئەندامی مەکتەبی سکرتاریەت بوو لە ناو شاراوە بەڵام ئەوە نەبوو بڵێ بە ئاشکرا من ئەندامی مەکتەبی سکرتاریەتم بەڵام مؤتەمەرەکان لە دەرەوە کراون لە شاخ کراوە وەکو ئەم مؤتەمەرانەی ناو شار نەبووە بە خەرەباڵی ئەوانە بکرێ نەموت سێ مؤتەمەر لە دەرەوە کراوە سێ کۆنفرانس بەڵام شەرعێتی مؤتەمەری پێدرا دوایی وتیان ئەوانەی بە مؤتەمەر سابن بۆ 5 مؤتەمەر کرابوو پێش ڕاپەڕین مؤتەمەری 5 کەوت من خۆم باسم بۆ کردی هاتوین و بۆ قەرەباڵغێ مؤتەمەری 5 لە ساڵی ئەوە بەڵێ لەوەوە ئەنجا ئەوە مؤتەمەری 5 ئێمە لەسەر مؤتەمەری نۆ چۆن ڕێکەوتین لەگەڵ برادرانی هەولێر ئەوان وتیان ئێمە 5 مؤتەمەرە کردومانە ئەوەی کە منیشی تیا بوو وەسا ئەوە نەبوو بڵێ یەکێتی لە 75 و 76 وانە ئەبوو ئیتر ئەوە پێش پارتی بوو ئەمە وتیان ئێمە 5 مؤتەمەرە ئەمە ناوانێن مؤتەمەری 6 نا ئێمە شتمان ناوێ ئێمە ئەندامی سکرتاریەت و ئەوانە ئێمە 3 مؤتەمەرمان هەیە لە دەرەوە ئەبێ بینەرین چوار بەم 4 و 5 کاکێکیان مامۆستا تەبعەن ئێمەمانان و لەوێ لەم کۆبوون و باچ شتانە هەبووین ئاخر ڕێی مامۆستا قەرارمان نا هەموو مامۆستایان ئێمە شووان بابەجان مؤتەمەری 5 ئەوەی هەمومان بوو مؤتەمەری 3 شەرهی ئێمە یەکێتی ئەمە هەشت ئەمە ناوەنین نۆ قەرارمانە ناوی بنین مؤتەمەری نۆ ینی 5 مؤتەمەرە 5ەکەی پێش شەڕبوونەوە 3 مؤتەمەرەکەی شاخیش ئەمە هەشت مؤتەمەر ئەمەی کە ئەیگرین لە مؤتەمەری نۆیە کە لە مانگی 4 گرتوان لە مانگی دا عەفو لە مانگی دەی دوای ئەو چەند مؤتەمەر کراوە دوای 92 چەند مؤتەمەری تر کراوە لە دوای ئەو مؤتەمەرە تەمان بینی ئێرە هەموو کەس ڕەنگە تۆش بیرت بێ ئەوە هەر باش نەبوو ئەمانی لێ یەکێتی ئەمان باش لەگەڵ ئەو لاڕێ نەکەوتن لە 1696 دابەشبوونی مامۆسایان بوو بە دوولا بوو بە دوولا ئەمە عنی شەڕی نەگریسی ناخۆ بوو بڕۆنێتەوە ئینشاءڵا لەو کاتا ئەمان لە هەولێر ئەوانیش مؤتەمەرێکیان کرد مامۆستا شێعەفانی ڕەحمەتی بوو بە سکرتێر لێرەش لە مانگی دا بە 2 خول لە 28 2000 خولی یەکەم مؤتەمەری گیران لێرە لە سلێمانی حدودی بڵێن سنووری یەکێتی ئەو ئەمە لەما فواد قەراخی بوو بە سکرتێر حتا من چوم لە ماڵەوە هێنا هەروە بردمانە سەقافە و لەوێ مؤتەمەرەکەمان کرد و کردمان بە سکرتێر نەیەکرد چوینێ نامان لە 2002 خولی دووەم بەڵام لەو بەینا مامۆستا محەممەمانە محەممەد حەسەن جوجە خەڵکی هەولێرە ئەوی بینێک سکرتێری یەکێتی مامۆستایان بوو دەوری هین نەکەین چونکە ئەوی بەڕاستی مامۆستایەکی مزەحی و تێکۆشەرە و شکل لە حیات شاماوە شەڵات تەمەند درێژە بێ دوای ئەو کە لە خولی دووەمی کۆنگرەی دا لە سلێمانی لە 2002 کرا مامۆستا عومەر حەمە ساڵە عومەر شیرەمە ڕیفی برادەری هەمومانە ئەو بوو بە سکرتێر ئاخر جاریشتر ئەمە لە مەراسیمێکە هەردوو یەکێتەکە بووینەوە بە یەک جارێکی تریش لەمە لە 29 سێ 2007 بووینەوە بە یەک دیسان سەری دەر ئەوە بووینەوە بە یەک سکرتێر بوو خەوا قەراردرا بە نۆرە بێ 2 ساڵ برادرانی پارتی سکرتێران هەبێ 2 ساڵ یەکێتی هەیە بێ ئەوەی نەکبەتی نا بە هەر کەسێ بێ مامۆسار مامۆستایە
دوای ئەو وە شەشمان بەڵام بڕاتە بە ئێستا نازان مامەسا ئێستا ئەزان مامەسا عەبدولواحید ئێستا مامەسا عەبدولواحید سکرتێرە و ئەحمەد سابریشی لەگەڵایە ئەو یەکێتیە عەبدولواحید ئەو ئیتر نازانم شەشمانەکانیان کەی تەواو بێەوە خۆیان و خۆی خۆیان بەڵام مهم وەیە یەکێتی مامۆسایان بووە بە 12 کۆنگرێش لە 4 دەی 2011 کۆنگرە بەسرا لە هۆڵی میدیا لە هەولێر بە ئامادەبوونی 580 ئەندام ئەمە من ئیتیانە 580 ئەندام من ئیتیانە بوو ئەمە 4 دەی 2011 من خانەنشین بووم لە وڵا خانەنشین نەبووم بەڵام شوومە نووسینەکەی دکتۆر بەرهەم ئیتر تااقەتی چوونەکەم نەبوو بوو مۆتەمەر بەڵام هەر لەگەڵیان نابووم ئێسەی شەر سەردانیانەکەم پیرۆزباییان لە یەکەم چونکە من خۆم بە مامۆستا ئازانم مدیر عامیش بووم قایم خامیش بووم هەر خۆم بە مامۆستا زانیوە و ئێسەی شەر مامۆستا ئەوە مؤتەمەرەکان و هەندێک لە خەباتی مامۆسایان لە سەردەمی ڕژێمەکانە و کۆن و نوێ لەشتان ساخێ و ماندوو نەبیت مامۆستاگیان ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی کارەکانی یەکێتی مامۆستایان بکەین دوای ڕاپەڕین کارەکانیان چۆن هەڵەسەنگێنی وەڵی خۆ کارەکانیان باش ئەمان هەوڵەدەن خۆی کە ئەڵەی مامۆسایان یەکەم بۆکوان هوشارکردنەوەی توێژی مامۆسایان چونکە تەواو مامۆسایان توێژی مامۆسایانە ئەم مامۆسایانە کە هەن پێویستە ئیمکانیاتیان هەبێ وەکو زووتر نییە بڵێ ئێمە بە ئارەزومەندانەیەین و بەبێ پارە ئیشەکەیتوانە کە تۆ مقڕت هەبوو وەکێکێتی مامۆسایان و لەخەکانت هەبوو مەفروزە ئەمانە خزمەت بکرێن وە مفروزە حکوومەتیش بە دەمیانەوە بێ چونکە من وەکێتی مامۆسایان کە ئەچوومەتە یەکێتی مامۆسایان بە حەقەت لە دوای ڕاپەڕینەوە یەکێتی مامۆسایان بەر نەکەوتۆ لەبەر مامۆستا بەڵام ئێستا هێواژبوونەوەیەکی پێوە بینین ئەوش ئەوەیە ڕەنگە مامۆسایان وەکو سکرتارەتی مامۆسایان بە عامی مامۆسای سنووری کوردستان نەیانتوانی بێ مەرامەکانی مامۆسایان بەدەست بێنن لە چاکردنی بژێوی ژیانیان لە دابینکردنی شوێنی نیشتەجێبوون بۆیان کردارێتیش کەمە چونکە مامۆسا زۆرە کاتێ من لە پەروەردە مدیر عام بووم 40,000 مامۆسا لە سنووری ئێمە هەبوو بەڵام ئێستا زۆرتریشە و لە هەموو کوردستانە زۆرتریشە من حسابی سلێمانیە گەڵم 40,000 ئەوسا 40,000 بوو کەواتە یەکێتی مامۆستایان بۆ ئێستا ئەگەر ئەمان هەوڵەدەن یاداشی زۆریان بە حکوومەت لەگەڵیانە کوبوونەوە ئەەکەن ئەچنە ئەوێ بەڵام ئەوەیە کە هەمومانەزانین زروفەکە ئەوە نەبووە کە مامەسایان و یەکێتی مامەساین داوکەن ئەینا درێغی لە سکرتارێت و لخەکانە نییە درێغی لە سەر و ئەوانایە کە مەسا ئەبێ حکوومەت دەستگیرۆیان بکە کە تۆ مامەسا متالیبی ڕێکاکە خۆ سەردەمی حکوومەتەکانی کۆ نییە حکوومەتی خۆمانە بە سەدان مامەسا هەیە لەم شارێش و لە هەولێریشە ئێسش کرێ چییە بە سەدان مامەسا هەیە ئەوە تا ئەبینی لە دووەکو لێرە و لەم لەولە موچیان نادرێتێ یعنی ئەمانە مەربوتە بە حکوومەتی هەرێمەوە حکوومەتی هەرێم ئەگەر لا بکاتەوە لە یەکێتی مامەسایان چونکە بە حەقت یەکێتی مامەسایان و یا توێژی مامەسایان لە هەموو وڵاتێکە سەرنێزەی پێشکەوتنی وڵاتەکانن تۆ ئیهمالیان پێی بە معنای وای میلەتەکەی هێمال کردووە من ئومێد دەکەم حکوومەت بەدەمیانەوە بێت و ژیانیان خۆشکە لە کرێکی ڕزگاریان کە ئەوەی ماوە و باری گوزەرانیشان باشکە مەسا زۆر شت هەیە کە ئەتوانی یارمەتی مامەسایان بە مەسا هەموو مامەسا هەرچەنە ئەگەر خزمەتیشی زۆر بێ هەر بە 5 ساڵ پێویستی هەیە دەورە ببینێ دەورە یا بۆ تەجدیدی معلومات یعنی دەمەزەتکردنەوەی ئەو زانیاریان هەیە یا بۆ زیادکردنی معلومات ئەم دەورانش حەقە مامەسایان حەقیان هەبێ بنێرنە دەرەوەی وڵات چونکە ئێمە هەر لێرە دەورەیش ببینین و شریفێکمان بڵێ شریفێک دەورە ببینێ بە مامەساکان احتیمالە مامەساکە زیاتر شارەزابێت لە مامۆستا لە بواری پەروەردە لەبەرەوە ئەم شتانە هەموو ئەکەوێتە سەر ئەستۆی حکوومەت ئەمان جوڵەیان هەیە مامۆستایان حرەکەیان هەیە بەڵام لەبەر ئەوەی بەدەم مامۆستایانەوە زۆر نین یعنی مەتالیبەکانیان جێبەجێ نەبووە لەم سەردەمە کە حکوومەتی خۆمانە ڕەنگە ئێستا بچی بۆ یەکێتی مامۆستایان وەک کۆر قەرەباڵغ نییە یا نایەن هەیەکان تازەکەنەوە بڵێ
ئەوە مامۆسایان ئێستا ینی خاوێکی پێوە دیارە. بۆ هیوای کە لایەنە پەیوەندیدارەکان گوێبیستی وتەکانی بەڕێز ببێتن مامۆستا شتێکی تر کە باسی کەین یەکێتی مامۆستایان تا چەند گرنگیاوە بە خوێندنی کوردی لە ناوچە دابڕێنراوەکان تا چەند کاری لەسەر کردووە لە ناوچە دابڕێنراوەکانە ئەوەی ئێستا وەک ناوچەیەکی حیاد وایە کەسی تیانە ئەوە کەس نەیتوانێت احتیمامی پێبا چونکە کە پێشوەرگە سەحب بۆتەوە حکوومەتی بەغا ئەو کارەی پێکردین بڕاتە بێ ئەوە ئێستا ئەو ناوچانە دیهاتەکان کە پێشبەرگەی تێنەچێ و قوتی کوردیتیانە بێ دەسەڵاتی تیانە بێ نیە بەڵام مەسا لە کەرکووکە دیراسی کوردیمان هەیە ئەوان یەکێتی مامۆسایان احتیمامی پێراون بە تەنیانەوەیە بەڵام ڕەنگە لە تەلەڤیزیۆن بینیبەتی ئەوانیش بوون بە کوردەی لە هەردوو جێژن بوو نە حکوومەتی بەغا یارمەتیانەکە لای خۆشمان حاڵی ئەوانیش حاڵی سلێمانی و حاڵی هەولێرە لەبەر ئەوە بەڵامێکێتی مامۆسایان من جەخت لەسەرەوە کەم ئەوان حرەکەیان تایە جوڵەیان تایە ئەجوڵێن مزەکەرە ئەدەن ئەڕۆن ئەچنە لای لقەکانی پارتیچنە لای مەڵبەندەکانی یەکێتی ئەگەنە سەروتر چونکە بەڵام کاریان بۆ ناکرێت ناکرێت ناڕۆ یا بەرە یا ئەوی سەبەبەکەی زروفەکەیە زروفەکەی هەمووی ڕەبتە بە حکوومەتی بەغاشەوە زیایی مەسا سەیرەکەی تا ئێستا پارەی نەناردوتە هەرێمی کوردستان بۆ ئەوی ئەوە بکرێ یعنی حکوومەتی بەغاش تا ئیسە لەگەڵ ئێمە باش نییە ینی لەگەڵ یا دوعای خێر بۆ ئەم پیاوەکەین کە هاتوتە سەر حکوومەت هەر دوعاکەین و گیران ناوێت بەش ئەمە پیاوێکی باش بێت ئینشاءڵڵا لەداتوە باشە مامۆستا لە ساڵانی ڕابردووە یەکێتی مامۆستایان زۆر داوای ئەویانە کرد کە یاسای خانەنشینی هەرێمی کوردستان هاوتای یاسای خانەنشینی حکوومەتی عێراقی بکرێتەوە ئەم داوایە یا بەکوێ گەیشت یان تا چەند کاری لەسەر کرا گەیشت بەکوێ هەر ئەڕا کاری لەسەر ناکرێ تا ئێستا کاری لەسەر نەکراوە نەخێت کاری لەسەر بکرێ مهم ئەوەیە جێبەجێ بکرێ مهمە بڵێن ئەم کتابە نووسراوەمان ئێوەمان قوبول کردو ئەوە تا کاری لەسەرەکەین وەک چۆن پەرلەماندانیشێ چاکسازیەکەن لە ناخۆیانە ئەبێ بە شەڕیان لەسەر مامۆسای جارێ وایە بە شەڕیان مامۆسا قازانجێ کرد یەکێتی مامۆستایان دامە باسییان لەوە کردووە کە خانەنشینانی هەرێمی کوردستان زەرمەندن بە بەراورد بە خانەنشینانی عێراق مامۆستایانی کوردستانی ینی بە مقابلی عێراق نین بێ لە خانەنشین ئەوەیتر مامۆستایانیش هەردوو باشە مامۆستا گیاندەسەکانە خۆش بێ لە کۆتاییە هیچ شتێک ماوە کە ئاماژەمان پێ نەکردێ بەڕێزم دەوێت لێرەوە باسی کەیت ناوەڵا من سپاسانەکە شتەکانمان زۆر باس کرد و ئومێد دەکەم مامۆسایان ریزەکانیان یەکخەنەوە یەکێتی مامۆسایان بە سکرتارێت و لقەکانیشیانەوە جارێکتر بەخۆیان ناوچنەوە ئەگەر بکرێت مؤتەمەری تازەیش بکەن و زیاتر زۆری لە حکوومەت بکەن زۆری یاداش زۆری ئەوەمان داوا نییە حکوومەت سەر لێ شێوێنین یا یاداش بدەین هەموو برادەرانی سەرکردایەتی حکوومەتیش و حیزبەکانیش هەموو برادەری یەکێتی مامۆسایان و سکرتێری مامۆسایانیش بەڕای من لە دەرەجەی وەزیرایە چونکە ئەم هەموو مامۆسای چاوی لە دەمی ئەوەیە ئەبێ سکرتارەتی مامۆسایان سکرتێری مامۆسایەتی مامۆسایان کار لە هەولێرە لە پەنا حکوومەتایە مەفروضە ئەو وابکە لە حکوومەت کە بەدەم ئیشەکانیانە بێت مامۆسایەک لە سلێمانیەوە مەسئولی لقەکە ناگاتە هەولێر هەموو ڕۆژێ بەڵام ئەوان هەموو ڕۆژێک هەم ناسیاویان هەیە لەگەڵ سەرکردایەتی حیزبەکانیش لەگەڵ حکوومەتیشە من قەناعەتم نییە گەرەوان بتوان چەند جارێک بچنە لای حکوومەت و حکوومەت لە سەرکردایەتیشە حکوومەت و حیزبەکانیش زۆری خوێنەوار و مامۆسان بێگومان دەستە خۆشی مامۆستاگیان زۆر سپاس بە بەڕێزت بە ئومێدیەوەی کە جارێک ترێڵەمانە لایەنە پەیوەندیدارەکان گوێبیستی وتەکانی بەڕێز ببێتن زۆر سپاس بۆ مامۆستا شێخ حسێن شێخ مستەفا بەڕێوەبەری گشتی پێشووتری پەروەردەی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ خۆشەویستان ئێستاش ئەچینە لای پەیامنێرمان حەیدەر ئەحمەد کە بەشەیەکی ڕاستەخۆ لە شاری کفرەوە لەگەڵمانە حەیدەر سڵاو لێ بۆ بەیانیت باش نوێترین هەواڵ و زانیاریەکان لای تۆچین بایمە بە بینەرانی بگەێنیت
لە کوفریەوە لێرەوە سەڵاو لە جەنابەت چنوورخان و لە هەموو تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان من دەمەوێت ئەمڕۆ لە بەنداوی باوەشە سوارەوە باس لە بوارێکی گرنگ بکەم کە تا ئێستا لە دروستکردنی بەنداوی باوەشە سوار لە ساڵانی ڕابردوو تا ئێستا و هەنگاوە وەکو پێویست نێنراوە سەوزکردن و ڕێخستن و فراوانکردن و دانانی شوێنی بڵین ژینگە پارێزی و هەروەها شوێنێک بۆ گەشتیاران و بۆ هاوڵاتیان ئەوەیە کە سەوزایەکی گەورە لێرە دروستەکە کە ماوەی زیاتر لە 3 مانگە کاری تدا دەکرێت لە ڕێگەی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لەگەڵ شارەوانی و لایەنە پەیوەنددارەکە من بۆ زیاتر قسەکردن دەمەوێت بچمە لای زۆر بەڕێز میوانێکم لەگەڵایە هونەر فەخردین کاک هونەرەکە بێت تێرە سپاسەکەم وەکو نوێنەری ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە کفری ئامانج لە دروستکردنی ئەم پرۆژەیە لەسەر بەنداوی باوەشە سوار چییەگە بکرێت بە وردی باس لەم پرۆژەیە بکەیت لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە. سپاس بۆیەوە دیارە ئێمە لە سەرەتای دروستکردنی بەنداوی باوەشە سوارە ئەو لایەنەی کە کەمتر لە لایەنەکانی تر گرنگی پێدرا بێ بۆ بەنداوی باوەشە سوار سەوزکردنی چواردەوری یاخود ئەم ناوچەیە بۆ کە کەوتە دەوروبەری بەنداوەکەوە ئێمەش لە پاڵ کارە بەردەوامەکانی ترمان هەستمان کرد کە ئەم پرۆژەیە گرنگیەکی خۆی هەیە کە ئەبێتە شوێنێک بۆ خزمەتی هەمووان کە هەستین بە دروستکردنی باخێکی گشتی خێزانی لەسەر بەنداوی باوەشە سوار بە هەماهەنگی لەگەڵ شارەوانی کفری کە بە چەند قۆناغێک پرۆژەکەمان جێبەجێ کرد. قۆناغی یەکەم بریتی بوو لە ڕێکردنەوەی ئەرزەکە بە حکمەوەی ناوچەیەکی تا ڕادەیەک ناڕێک بوو بە بەکارهێنانی ئامێری بلدۆزەر و شۆفۆڵ و گەڵابە بە هەمانگی لەگەڵ شارەوانی کفریا توانیمان ئەرزەکە ڕێکەکەینەوە بۆی بێتە شوێنی گونجا بۆ چاندنی نەمام. لە قۆناغی دووەمیشە دانانی سیستەمی ئاودێری قەترە بوو لەگەڵ دانانی تەنکی و غەتاس و ئەو مزەخە و پێویستیانەی کە پێویست بوو بۆ ئاودانی نەمامەکان. لە قۆناغی دواتریش دەستمان کرد بە چاندنی نەمان بە هەمانگی لەگەڵ شارەوانی کفریا کە لە ئێستاە ئەم پرۆژێ لە کۆتایی و لە تەوابوونی نزیک بۆتەوە کە هێشتا ئەوە قۆناغی ماوە کە بریتە لە دروستکردنی بربەست یاخود بڵین سیاج و دانانی کورسی بۆی بێتە شوێنێکی گونجاو بۆ پێشخستنی کەرتی گەشتیاری ئەم ناوچەیە. کاک هونەر باست لەوە کرد کە ئێوە لێرە ئەم بەنداوە سەوز دەکەن پێت وانە ئەگەر سەوزکردن و دروستکردنی هەموو ئەمانەی کە باست کرد ئەرکی ئێوە بە هەمان شێوە هەموو ئەو کاسانە دێتێرە پاک و خاوێنی پاراستنی نەمامەکان واتە بەشێک لە ئەرکەکەی دەکەوێتە سەر خەڵک یاخود گەشتیاران. بەڵێ بە دڵنیایەوە شاری کۆمەڵایەتی و شاری تاک زۆر پێویستە بۆ هەر پرۆژێکە لە هەر ناوچێک ئەنجام بدرێت. ئێمە لێرە بە تێچوویەکی زۆر ئەم پرۆژەیەمان جێبەجێ کردووە دواتر لەگەڵ شارەوانی بە هەمانگی باخەوانمان بۆ داناوە کە ڕۆژانە سەرقاڵی ئاودانی نەمامەکانە بۆی بە زووترین کات پێبگات و بێتە شوێنێکی گشتی و خزمەتگوزاری بۆ خەڵکی ناوچەکە. لە بەرامبەریش خەڵکی ناوچەکە پێویستە کە خۆی پارێزگاری لێ بکەوە لە ناوچوون و لە تێکچوون بیپارێزێ. باسمان لە بواری گەشتیاری کرد وەک بوارێکی وە بەرهێنان دروستکردنی هەلی کار پێت وانە لە دوای تەوابوونی ئەم پرۆژەیە سەرمایه‌دارانیش دەتوانن پرۆژەکانیان لێرە ئەنجام بدەن بۆ پێی ئاو هەیە و شوێنەکەشی لەبارە و شوێنێکی فراوان و دڵگیرە. بەڵێ بە دڵنیای ئێرە شوێنێکی دڵگیر و ئەوەیە کە ئێرە گونجاوە بۆ دانانی کۆش بۆ دانانی کافێ بۆ دانانی چێشتخانەوە. ئەوەندەی من ئاگدار بووم چەند کەسێک بەتەمان دوایەوەی کە ئەم پرۆژەیە بە تەواوەتی تەواو بوو لەلایەن گەشتوگوزار و بەڕێبەرایەتی گەشتوگوزارەوە بە موزایەدا پارچە ئەرز لێرە وەربگرن بۆ دانانی شوێنێکی گەشتیاری کە ئاماژەم پێکرد. کاک هونەر جەناب دوو نوێنەری ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی تەنها کارتان لەسەرم بەنداوە یاخود نەخێر پەلی کارەکانتان بۆ هەموو شوێنێک هاوێشتووە بنمونە لە ڕاحی ڕزگاریە لە قەزای کفریە لە کەلارە لە شوێنەکانی دیکەیە. ئامانج لەوە چییە کە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی بە قورسایی هاتوۆتە ناوچەی گەرمیان کار دەکات؟ ڕاستە بە حکمی پێگەی جوگرافی ئەم ناوچەیە کە زیاتر بەرکەوتەی جەنگە یەک لە دوایەکانی چ ڕژێمی بەعەس پێش ڕژێمی بەعەس و دواتریش شەڕی داعش کە ئێرە بەرکەوتێکی زۆری بۆ ئاوارێکی زۆر ڕووی لێرە کردووە وی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی بۆ ماوەی چەندین ساڵە بە قورسایەکی زۆرەوە پرۆژەکانی لێرە جێبەجێکەوە بەدەر لە پرۆژەی گەنجان و شیاری کۆمەڵایەتی و پانتایی ڕۆشنبیری ئێمە پرۆژە خزمەتگوزاریەکانیشمانێ لە ناو شار
شارە کە بریتین لە دروستکردنی باخچە، لە دروستکردنی سەوزایی جوانکاری ناوشار لە دروستکردنی نافورە و دانانی پەیکەری هوەری یاخود دانانی کۆمەڵێک شت کە بۆ جوانکردنی شار بەکاردێەوە لە پاڵەوەشە لە ئێسایە وردە وردە لە قۆناغی دروستکردنی مۆزەخانێکی شوێنەوارین کە بریتێ لە نۆژەنکردنەوەی بەشێک لە بینای پاشکۆی سەرای کۆنی کفریکە بۆ داهاتوو ئەتوانین وەکو مۆزەخانەیەک بەکاری بێنین کە ئەم خەزایە وەک خۆتەزانی یەکێکە لە کۆنتترین خەزاکانی عراق بە کشتی کوردستان بە تایبەتی کە تا ئێستا بەداخەوە خاوەنی مۆزەخانێکی شوێنەواری نییە بۆیە ئێمە بڕیارمان داوە کە لەو مەجالە شایش بکەین و وردە وردە ئەم شارە بکەنە خاوەنی مۆزەخانێکی شوێنەواری تایبەت بەخۆی. ناوی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی خۆی لە خۆیدا ناوی گەورێ من دەبێت ئاماژە بکەم تا چەند ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی توانێتی دۆزی کورد دۆخی کورد بە تایبەت ئەو تاوانانی دەرهەق کورد کراوە بە تایبەت دۆسی ئەنفال ئاشنای دەرەوە بکە بە تایبەت یەکێتی ئەوروپا و وڵاتی ئەڵمانیا بەتاکید بە حکمەوەی کە سەرۆکی ئەم ڕێکخراوە بۆ خۆی هەڵگری ڕێگەزنامەی ئەڵمانیا و لە مەجای ئەنفالا کە پێشتر لە ساڵی 94 و 95ەوە ئیش تەنها لە سەرکەیسی ئەنفالەکە بەڵام لە 17 پرۆژەی خزمەتگوزاری و پرۆژەی گەنجانی دەست پێ کردووە کۆمەڵێک کتێب چاپکراون لە سەرکەیسی ئەنفال کۆمەڵێک خزمەتی باش بۆ کەسوکار و بەجێماوانی ئەنفالەکان کراوە و لەگەڵەوەشە کەسوکاری ئەنفال یاخود تاقانەکانی ئەنفال چەند جارێک لەلایەن ئەم ڕێکخراوە بە تیم بە هەمانگی لەگەڵ ئیدارە گەرمیانە سەفەری ئەڵمانیان پێکراوە لە پەرلەمان بەڵای خۆشێستان ئێستاش کاتی گفتوگۆکردنی تەوەری دووەمانەوە ببورن بە بۆ ئەوی کێشەیەکی تەکنیکیەوانەیە حەیدەر لەگەڵ ئێمەیە پەیوەندیەکەی بڕا دەستەکەین با گفتوگۆکردنی تەوەری دووەمی پرۆگرامەکەمان ئەویش گفتوگۆکردنە بێت لەسەر وەرزشی مەلەکردن بۆ پێیکە هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و لە دواوەی کە قەدەغی هاتوو چۆڕاگەێنرا و بڕیاری کەرەنتینەدرا وڵاتیان لە ماڵەوە لە پێناو سەلامەتی هەموو لایەکدا بڕیاری کەرەنتینەدرا مەلەوانان و یاخود بڵێ یاریزانان لە مەلەکردن دابڕان لە مەلەوانگەکان دابڕان ئەمە چ کاریگەریەکی هەبووە لەسەر مەلەوانان و لە هەمان کاتەکە ئەمڕۆ بڕیار وایە یەکەم ڕۆژیکردنەوەی مەلەوانگەکان بێت بزانین چ کۆمەڵێک مەرج و پێوەرێک یاخوچیان بۆ دانراوە یاخوتیش گۆڕانکاریکی بەسەرانە هاتوو هەر هەمان ئەو مەرجانی کە پێشتر مەلەوانگەکان جێبەجێیان کردووە لە ئێستا شاهر هەمان مەرجەکانە جێبەجێ دەکەین ئەوە لە زاری میوانەکەمانە وەردەگرین لە هەمان کاتدا باز دەوەش دەکەین کە ئێستاوا وردە وردە باز بڵێ کاتی وەرزی هاوینە پلەی گەرما بەرز دەبێتەوانێ هاوڵاتیان زیاتر ڕوو لە مەلەوانگەکان دەکەن یاخود ئارەزوی مەلەکردن دەکەن بە تایبەت کاتێکە پزیشکە بەڕێزەکان باز لەوە دەکەن کە بەشێک لە نەخۆشیەکان لە ڕێگەی مەلەکردنەوانێ یاخود وەکو چارەسەرێک بەکاری دێنن بە تایبەت فەقەرات و ئینزیلاق بزانین چ نەخۆشیەکی تر لە ڕێگەی مەلەکردنەوانێت چارەسەر دەبێت بۆیان بۆ مەبەستەش ئەمڕۆ ڕایەنەرێکی مەلەوانی میوانە لامان مامۆستا گۆران کەمال کە بەڕێزیان ڕایەنەری مەلەوانی مامۆستا گۆران سڵاو لەبێ بەیانیت باش. زۆر سپاس. ئەگەر سەرەتا باز لە کاتی کەرەنتینەکە بکەین بزانین کاتی کەرەنتینە بۆ پێی کە یاریزانانی پاڵەوانەتەکان ڕاهێنەرەکان لە هەمان کاتدا مەلەوانانیش دابڕان لە مەلەکردن و لە مەلەوانگەکان ئەمە چ کاریگەریەکی هەیە لەسەر مەلەوانان؟ بەڵێ خۆی کایتر ڕۆژی کەرەنتینە بڵێن دانراو ئێمە چوینە ماڵەوە و مەلەوانگەکان داخرا وەرزشەکە ئێمە فەرقیە لەگەڵ وەرشەکانی ترە بۆ نمونە ئێمە لە ئاوایە وەرزشی ئێمە لە ئاوایە ئەو کەسانی تر کاتوانن بۆ نمونە لە ماڵەوە تەمرینکەن بۆ نمونە ئەوانەی لە جوانیەکە نەتوان لە ماڵەوە بە چەند جیازێکەتوان هەر ئاینەشە تەمرینکەن بەس ئێمە لیاقی ئاو جیایە لەگەڵ لیاقی بۆ نمونە ئەو یاریانە ئێمە یاریزانەکان من هەمویان پێشتریش زۆر جار باس کرا و باسیشم کردووە یاریزان ئێمە بەتەڵی زۆریتیایە ئەنتیاتی بۆ نمونە لەسەر ئاستی وڵاتانی عەرەبە خاوەنی مەدالیایە وەم لە یاریسیانیەکان وەم لە مەلەوانی و هەم بۆ نمونە ئەو یاریزانانەمان ئەگەر وەکو تەمرینەکانی تر باسکەین وەکو یاریەکانی تر ئێمە بێ تەمرینی زۆرمان هەبێ یعنی مەلەوانی وەکو یاریەکانی تر نییە بۆ نمونە ئێمە ئەگەر ڕۆژێک بۆ نمونە مانگێک تەمرین نەکات تەواو لیاقەیدا ئابەزێ ئەبێت چی بکە ئەبێ معەدەل تەمرین کە ئێستا من یاریزانمە بۆ دوو شەفت تەمرینی کرۆ بەیانی بڵێن نیوەڕوان هاتووە ئێوارانیش هاتووە یان بەیانیان هاتووە ئێوارانیش هاتووە ئیسە لە ماوەی مانگێکە
هیچ تەمرینێکی لە ئاو دوورکەوتێتەوە ئەمە چیەکە یەک لەوانەیە کێشی سەرکەوێت لەوانەیە لیاقەیدا ئەبازێت و تااقەتێکی نامێنێ وەکو جاران چکە هەتاکەوێتەوە سەر ئەو تەمرینانە و هەم بەرنامە و منهەجە زۆرە چکە یاریزانی مەلەوەکو کەسێکی ئاسایی نییە کە بۆ نەچێتە مەلەوانگەی کۆمەلاکە لەوانەیە کەسێکی ئاسایی ئەچێت کاتێککە باتە سەر سەعاتێ چارەشێ نیو سەعات هەفتەی جارەتیاتی لەوانێ مانگی جارێکی ژنێت بەس یاریزانی مەلا چکە ئەو پاڵەوانێتی ئەکا یاریەکان وەکو چۆن لێ لەسەر وەقتە ئەبێ وەختەکەی کەم کاتەوە بۆ یاریزانمانێ وەکو دیلان سەرمەند یاریزانێک و بەتەڵە بۆ 50 مترە با بە ئەکات بە 25 سانیان بە 26 سانێ کاتی کەرەنتینەوانی کە خۆم ئاگاداری نوێ ئەمە دایمە ئاگامانەیەەکە پێم وتون ڕێنمایم کردوون کە لە ماڵە بۆ منە مجموعەت تەمارین وەکو تەمەرینی بەتنە شناوە بۆ منە ئۆقلەیە خۆڵواسێ ماشتە ئەن هەموو یاری قوتە و ئەگەر بتوانن بۆ منە ئیستا ئەو کات مەلەوانش داخراب و مەلەوانگەش بەس خەڵکی توانین لە پارکەکانە وەرزشکە شاخەوانی کە ڕێنمایی ماونەتێ بۆ نەبچن پاسکیلکەن یعنی ئەمە چۆنەڵی بەدیلی ئەوە کە نەهاتون بۆ مەلەوانگە من خۆشم هەر عینەش وەکو ڕاهێنەرێ لە تەمرین دانە بڕام هەر لە ماڵەوە بۆ نمونە تەمرینم کرۆ ڕۆژانە ئەوانەی کە جیازمە بوێ لەسەری پەتپەتێنە ئەو تەمرینانیش چۆنڵێ هەر بە قوتە یعنی خۆتۆ یاری مەلەوانی لەگەڵەوە شە مەلەوانیە لە ناو ئاوا تەمرینەکە بێت تەمرینی دەریشو هەبێ هەموو یاریەک ئەوەی هەر هەیە تۆ بتێت بۆی لیاقی جەستەی دان چکات تۆ قوتە لیاقی بەدەنی جایە بڵێن بۆ نەفەس جایە من هەروەکو ئەوی کە پیاسە کرد من ئەو کارنتینێ کە دوو مانگونیوە لە ماڵەوەین ئیمڕۆژ یەکەم ڕۆژی کردنەوەی مەلەوانگەیە ئیتر ئەگەر مەجال بێت و کارنتینە نەکرینەوە جارێکی تر ئەتوانین دەستکەنەوە بە تەمرینەکان بۆی ئێمە تر فەسلی هاوینە و یاریزانەکان هەمویان چاوەڕێی پاڵەوانێتین لە داهاتووە ئەگەر پاڵەوانێتێک بکرێ نەکو یاریزانی نادی سلێمانی یاریزانی هەولێر یاریزانی باشیانێ سەیسایق یاریزانی باشیانێ ئەمانە کە دووە ئەکەون لە تەمرین ڕۆژی پاڵەوانێتەکە لەوانێ پاڵەوانێتەکە بەشداری بکەن بەس ئەو سرعەتە و ئەو وەقتەی کە ئێمە ئەمانەوە بەدڵی ئێمە نەبێ یعنی لەوانێ بیشی باتەوە یەکەمیش بێت بیشی باتەوە بەس ئێمە بێ ئیش لەسەر وەختێک کەین کە لەگەڵ جەماعەتی بڵین بەغایە ئێمە یاری لەناو خۆمانە تەسفیاتێکەکەین بۆ ئەوەکەین کە ئێمە یاریزانە بگەین لەسەر ئاستی عێراق لە ئاستی عێراق شۆ بڕاتە دەری عێراق بەس ئیستا تۆ سیرەکەی ئەگەر بۆ نە جنوب تەمرینی باشیان هەبێت هەرچەند لەوێش هەر عینەشت کەرەنتی نەکراون و هەر مەلەوانگە نییە بەس دەریاچەیەکیان هەیە لە بەڵێ لەوانێت دەریاچەیەکی هەیە بۆ نمونە دیجلۆفراتی هەیە لە بەردە ماڵەکەی خۆیەتی بەس من لێرە دەریاچەی دوکانم هەیە لە سلێمانێت و هەم ڕۆژە ناکرێت ئێوە نەتانتوانیوە یاخود یاریزانەکان نیانتوانیوە لە تقریبان 24 ئەوانەوە تا ئێستا قەدەغیات و چۆڵی کراوەتەوە قەدەغیات و چۆنەماوە توانیویانە سوود لەو دەریاچانە وەربگرن بۆ مەلەکردن زانی چۆنە خۆی بە گروپ هەتوانی تۆ بڕۆیت ئیسا بۆ نمونە من یاریزانەکان کەەوەکەمەوە ئەڵێنە چین بۆ دەریاچەی دوکان بۆ نمونە تیامانای خوێن کارە ئیستا جاری وایە زیاتر فرسەیەکی باشە بۆ ئەو سەعیکی باشکە لەبەرەوە مەکتەب نییە ئەتوانێت سەعیکی باشکە خۆی ئامادە تەلەبێ 6مان هەیە یعنی جاری وایە تۆ گروپەکە بێ هەمووی کۆکەیتەوە ئەمە یاریزانەکان سێ بەشمانەیە بەشێکمانەیە بۆ نمونە دەرەجە سێ بەشێکمانەیە دەرەجە دوو بەشێکمانەیە دەرەجە یەکە باشە من یاریزانی تۆبم هەیە یاریزانم بێ مەرحەلە سەی تۆ بە دیلان سەرمن یعنی یاریزانی ترم بە یار عینەشت ئەمانە پێویستیان بە هەم قوتابخانەکەشی بکەوە هەم زان کۆکەشی بکەوە هەم تەمرینەکەشکە یعنی لە هەر دوو کاتە ئەگەر ئیستا کە چۆتۆ ماڵە کارنتینەیە لەوانێ وەرزشێکی کەم کە سەعیەکی زۆرکە بەس کە کاتێکم بڵێ مەلەوانگە ئەکرێتەوە هەردووشی ئەکا هاوتای یەکێکە هەم سەعیەکەشەکە هەم مەلەوانێکەشەکە چکە خۆی وەرزش ئەگەر تۆ بتێت کەیتە مەلەوانگە و تەمرینێکەکەی بەڵە جەستت هیلاکەکەی باشە بەس کە ئەڕۆیتە ماڵە و ئیسراحەتەکەی وەکو چۆن فۆرماتە بیتەوە ئێو کاتە تااقەت دەبێ بۆ سەعیکردن بۆ خۆی هەر دەرونیەیش مەلەوانی خۆی هەر جەوە ئیسا ئەو کە هاوڵاتانی کەینە مەلەوانگەوە سیرەکەی هەر داخلی مەلەوانگەکە بێ دڵی خۆشە ڕووی خۆشە حەزی بە جوڵەیە حەزی بە وەکو یاریزانەکان یاریەکانی ترنیە بۆ نووسەر ڕاکردنەکە مەودایەکی زۆر ئەڕوات و بێتاقەتە بە هیلاکە بێ باش نییە لە لەرجوانیا عینەشت هەر قورسایی بەرزەکات و هەم ماندۆ بێ هیلاکە بێ لە مالەوانیش هیلاکە بێ بۆ ئەو کەسەی کە یاریزانە کەواتە مامۆستا گۆران بە شێوەیەکی گشتی ئەم کەرەنتینێ ئاستی یاریزانەکانی دابەزاندۆ یاخود جارە دەرناکەوێت تا ئەمڕۆ کاکرێتەوانێ و ڕاهێنانەکەنەوە ئەنجا دەرەکەوێت
ئێمە ئەگەر ڕایەنان لەوانەیە بەیانی دەست پێ بکەین بەڵێ ئەمڕۆمە لەوانگاکرێتەوە بۆ هاوڵاتیان بەس وەکو ئێمە یاریزانان بەیانیان تەمرینان من ئەڵێم لەوانەیە بڵێم زۆر دابەزیوە زۆر دابەزیوە لەبەرەوە هەم زۆر دابەزیوە هەم دوای منەبێت تاسکاتیان پێ بکەم لە ناویەکە بازانم کێ مستەوای بەرز بووە کێ مستای بەر نزم بووە بەس وەکو بەرزینا ئاوەکە بەرز نەبووە چکار لە شوێ تەمرینی کردو خۆتۆ بێ شوێنەکە بێ لە ئاوە تەمرینی نەکردو تەکنیشی مەلە و سورعەتی مەلە و بەرنامجی مەلە وەکو یاریتر نییەوتم باشە ئیساگە یاریزانێکی ساحە مەیدان بێ شوێنی نەبێت لە پارچی ئازادیکە ڕاکردنەکەی خۆیەکە ئەگەر لە 100 مەتر یاری بکە لە 4 ساکە هەر نەی بێتە بە چواردەوری شخصیان ڕاک شوێنی هەیە ساحەیە دوو گۆڵی ئەتوانێت لە ساحێک تەمرین دووەڵی مەلە لەکوێ بەم نەڵێ لەکوێ مەلەم کردووە خۆ مەزبە هیچی نییە کەواتە ئەمە مستەوای دابەزیوە کاتێکی زۆرێوێت دوو مانگە کەرنتینێ لەوانە دوو مانگونی پێ بچێ دوو مانگ سێ مانگشی پێ تا قەرەبوو ئەکاتەوە و یاری چوار نوعی هەیە مەلەوانی یعنی هەر ئەوە نییە بڵێن هەر خۆی هەڵا بڕوا و دەرچێ بۆ نمونە فەڕاشە مەلەیە کەواتە پێشەوەی کە باسی جۆرەکەکە ئێستا ڕەنگە زۆر کە زوا بزانێ هەر بۆ خۆی مانەوەی لە ئاوەکە یاخود ئەوەی سەری لە دەرەوەیە و بە پێیەت و ئەڕوادەوە بە مەلا ئەزانێ کەواتەوە هیچ مەلە نییەوە بێت تەکنیکی هەبێت ئەوە بە مەلا ئەزانێ و یەکشتی تیش بە مەلا ئەزانێت چیتر پێ ئەڵێ لەکوێ بوو ئەڵێ لە مەلەوانگە بوو مەڵە چەنە لە بڕوا بکە 3 ساعاتە من لەوێم مەلا ئەەکەم 3 ساعات باشم ئەو بەتەڵێکی عالەمەتوانێت 3 ساعاتە مەلەکە یاریزانێکی ترەتوانێت 3 ساعات دەزانین چۆن مەلەی هەر لە ئاوەکەیا بوو 10 دقە مەلەی کردووە چارەێکی لە ساو ناکە بوو تۆزێ چۆتە چاگوزێک 5 دقە 10 دقە لەگەڵ ئەم برادرە و برادری قسەی کردووە کاتی بردوێتە سەر بەس یاریزانی مەلا کە یەتە ناو مەلەوانگەکەوە لە تەمرینی دەرەوە کە لە چواردەوری مەزبەحەکە ڕاکردن و بۆ مەجموعەیە تەمرینە دوای ئەوە داخڵی ئاوەکە بێ هەر یاریزانێک و بۆ نمونە من نیو سەعاتیانەمە بێوەستان هەموو چواردنەوە عمەلەکە بێوەستە دوای ئەوە چینە سەر منهەجی تەمرینەکە منهەجی تەمرینەکە چۆنە بۆ نمونە ئەم یاریزانە لە 100 مەتر یاریەکە تەمرین 100 مەتری پێەکەی ئەمە تەمرینی 50 مەتری پێەکەی ئەمە تەمرینی متاوەڵی دووری پێەکەی بۆ لە بەحر تەمرینەکە ئەمە تەمرینی یعنی هەمووی تەوزیعەکەی بۆ نە سنەمەلەیە سەرمەلەیەەکانی باسکەی ئێمە چوار جۆنمان هەیە لە ئۆلۆمپیاتەکە یاری پێکرێ فەڕاشە مەلێ وەر بە عەرەبیە بەسم پەپولە مەلەی پێڵێن بوون خۆی یاری مەلە هەمووی بەناوی ئەو شتانەوە یعنی بۆنە پەپولە مەلەیە پشتە مەلەیە سەرە مەلەیە مەلەی ئازادە لەگە سنە مەلەیە باشە ئەم چوار مەلە لە ئۆلۆمپیاتە کە بینی بێتان خۆتان هەر لە بەرنامە وەرشیەکانە دیارە لەگە خۆڵانێکی دوورە کە خۆی هەڵەیەتەوە چێتە ئاوەکە و ئەڕۆلێت دەورانێکەکە و ئەگەڕێتەوەی تر هەیە لە 100 مەترە هەیە 400 مەترە بەس هەر مەلەوانی عالەمی کە داڕا بۆ پاڵەوانەکان 50 مەترە درێژی 50 مەترە وەل 25 مەتریشیە بەس خۆیان ئەیکەن بە نیو بەس مەلەوانگەی ئۆلۆمپی 50 مەتر نیو ئۆلۆمپی 25 مەتر یان لەو دوانە ئەتوانیت تۆ سیباقی لەسەر ئەم وەختە یاریزان ئیشکە و بەحریشمان هەیە لە 2 کیلۆمەتر دەست پێەکە هەتا 10 کیلۆمەتر و ئەڕا بەرەو سەروتریش مەسافەی ئەوە یاریزانی خۆی هەیە بۆ نوێسە پاڵەوانێتێک ماگر پارەکە لە دەریاچەی دووکان 5 کیلۆمەتریاندانە بۆ متەقەدیمین بۆ تەمەنی گەورە ئەوە یەک مەلاکە ئەوە هەر سەرە مەلەی ینی بڵێن هەر مەلەی ئازادەکە و بۆ شەباب بڵێم کەمێکی ترە بڵێن 3 کیلۆمەترە بۆ ئەوی تر دەبوو کچانیشمان عینەشە 2 کیلۆمەترە یعنی ئەمە هەم کچانیشمانەیە تیپەکەمان هەم کوڕانیژ یعنی سەوەکو جاران نەماوە کچان و کوڕان شان بەشان یەک منافەسە ئەکەن لە مەلەوانی و لە یاری سیانیە یعنی ئەمە پێشەوەی مەلەوانیشکە یاری سیانی شەکە یاریسیانەکان چی ئەگرێتەوە یاریسیانەکان مەلەوانیە باشە پاسکی سواریە لەگەڵ ڕاکردنە چۆن دەست پێەکە ئەمە مەلەوانێکە بۆ نمونە لەوانە لە 750 مەتر بە ئۆلۆمپیات بڵێن باسکەین ئەچێتە 750 مەترە 750 مەتر مەلەیە دوایەتە دەرەوە تقریبان 20 کیلۆمەتر پاسکی لەگە دوایەتە 2 کیلۆمەترێتەوە خۆیان دایانێن بە دوایەکە ئەم یاری زۆر بەقوتە ئەم یاری خۆی چەند پاڵەوانێکمانێمە بۆن من لەسەر ئاستی عێراقا کوردیشن بۆ نمونەیسەوە بڕوا سەلامان هەیە بۆ نەجەوهەرمان هەیە مەجموعەیەکی زۆرن لە دوکان هەم لە سلێمانی وەکو کچەکانەوە مەجموعەیەوە لە نیایەوە ئاڵەیە بڵێن شاجوان ئەمانەمان هەیە هەموو یاریزانی باشن و لەسەر ئاستی عەرەب و پاڵەوانەتی میسر بەشداریان کرد هەموو مەدالە ئاڵتونیشیانەوە بنۆسیانە بەس چێ بە ناوی عێراقەوە ڕۆشتون ئێمە کە تەسفیات دەکەین ئەم یاریزانە ناچن بۆ ناوی عێراقەوە تا چێت دەوێترە بێ بەلێ بە ناوی عێراق و مناتوم کووردە
بەس بەناوی عێراقوتم خۆ وڵاتێکی سەربەخۆنی تا بۆ نمونە بەناوی کوردستانە بڕێن ئەو یاریە تەمرینی زۆر 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 قورسترە لە مەلەوانی چکە ئەمە سیاریە یەک نەفەر سیاری وەکە یعنی تۆ بێ لە پاسی لا بەقوت لە مەلای بەقوت بی لە ڕاکردنا بەقوت بی ئەمجا هەی یاریزانی ساحە مەیدانە حەزەکە بێتەنا ئەو بوارەوە ڕاکردنەکەی باشە خۆی فێری پاسکی لەکە پاسکیلیشی باشە مەلە قورس سەمن یاریزانە بووە یاریزانی ساحە مەیدان فێربوونی مەلە مامۆستا گۆران قورسە یاخود لە چ تەمەنێکەوانێ ئاسانتر فێرە بێت فێربوونی مەلە سەریکە ئەگەر تۆ بتێ وەکو ئاسایی فێربیت ئاسایی فێربیت ئاسانە بۆ نە دەڕۆژێوێ تا 15 ڕۆژ ئەگەر بە ئاسانی لە تەمەنی گەورەیشە لە گەورەیشە ئەوەشی زۆر زۆر بترسێت هەر فێرە بێ لەبەر چی لەبەرەوەی تۆ کە ڕۆژانە بێتە مەلەوانگە کە ڕۆژانە بێتە مەلانگە شتێک فێرە بێ وە شتێکی پێڵم تۆ مەلا ئەزانی لە شتێکی پێڵە ئیت پێڵێتە بوردە و دەترسێشکێ ئەمە بۆ کەسێکی گەورە بەس بۆ کەسێک کە بێ بە یاریزانی مەلەوانی ئەمە زۆری پێچ بڕۆ بۆ 10 ساڵ بڕۆ بۆ 15 ساڵ ئەما بێتی یاریزانی مەلە چکە ئەم یاریزانە لە تەمەنی مناڵێەوە تموح پیاکە هەتا ئەچێتە ئاستێکی شەباب و ناشی متەقەدیم ئەی سۆ شتەکە زان چۆنە تموحی هەیە یاریزان ئینسان خۆی هەر تموحی هەیە لە هەموو بوارەکە هەم لە کەسابەتە هەم لە وەرزشە هەم لە شتی ترە لە وەرزشە تموحەکەی چییە یاریزانە بۆ لە ئاستی کوردستانە یەکەم بووە هیچ هین یەکەم پێوە نەبینیوە هات و هاوارێ بۆ نمە دڵخۆشیە پێم وتەوە بۆ دیدی مامۆستا گۆران من چاوەڕێی عێراقەکەم لەسەر ئاستی عێراق یەکەم بم لەسەر ئاستی وڵاتانی عێراق یەکەم بم وتم ئەی باشە خۆ تۆ ڕۆژێ بووە و بەس لە سلێمانی یەکەم بم هیچم ناوێ وتی نەمزانی بەدادواچوونم کرد سێرم کرد پاڵەوانی بەرزتر هەیە لە من یەکەمە بم بەس بە وەقتەکەی من یەکەم نیە چکە بەتەڵی عالم بە 21 50 مەترەکە باشە بەتوڵی عەرەبیەکان یاریزانە عەرەبەکان بە 23 24 ها سێ وەقتەک ئێمە یاریزانمانی لە بەخا بەکرسەلام بە 24 نزیکی 25 50 مەتری کرد لە بتوڵی ئاسیایە باشە زۆرە چکە ئەوانی تر بە 21 کردویانە بە 22 کردیان ئەمە تەسفیاتەکە سێرەکەی لەوانێ 50 یاریزان بەشداریکە یەک یاریزان هەڵەبژێری یعنی باسەکەی ئەو لای چی لێ دەرەکرێ ئەو تەکرێ لەبەرچی لەبەر ئیشەکەمە مامۆستا گۆران ئەم پاڵەوانێتیانە یاخود ئەم یەکەم و دووەمیانەکە لەسەر ئاستی عێراق و کوردستان و وڵاتەکانی تر بەدەستهێنرێ لە مەلەوانگەیە فەرقی هەیە لەگەڵەوەی لە دەریاچەیەکا بێت خۆی مەلەوانگە کە پێم وتی فیئەکانی تیا بۆ نمونە 50 مەتری تیا 100 مەتری تیا لە 1500 ڕۆ تێپەڕی کرد ئەڕواتە دەریاچە ئەوە بتوڵی بەحرە یاریزانی بەحر جیایە یاری هەیە یاریزانی بەحریشە یاریزانی دەریشە ناو مەلەوانگەیش و هی دەریش یاریزانمانێ بۆ لە پاڵەوانێتیەکانە لە اختصاسی فەڕاشەیە پەپولەمەلە لە مەزبەح ئەو پەپولەمەلاکە لە دەرەوە ئەو قانونەی نییە لە ناو ئاوی دەریاچەکانەوە مەبەستم ئەوەیە لە ڕووی ترسەوە لای یاریزانان ترسێک هەیە کە بتوانێت لە مەلەوانگەکەیە ئاسانتر بەبێ ترس بێت و بڕۆ بەڵام لە دەریاچەکانە بترسێ من یەکشتی ترسێکیوان لایە یەکشتی پێ بڵم کە تۆ بوو بە مەلەوان بوو بە یاریزانی مەلەوان پرۆفیشناڵ ترسی نییە من ئیسە یاریزانێکمان هەیە مناڵە ئەو خۆیان راپۆرتیشیان لەسەر کردووە هەموو کەناڵەکان بەوەی ئەوەشەوە پەریا مەحموود تقریبەن لە 4 ساڵی لای منە ئیسا 8 ساڵە 4 ساڵە لایت باش ئیسا منم شتە بە تۆ بڵم لەوانێت تۆ چکە لە ناو بوارەکانیانی کێتر بڕوا بمەنەکە هەر لەم کەناڵی ئێوە راپۆرتی لەسەر کراوە لە دەریاچەی دووکان 5 کیلۆمەتر زۆر بە ئاسانیە بڕێ باشە پاڵەوانێتی عێراق کراوە بەشداری کرد لەگەڵ تیپی کچانە باشە تەواوی کرد لەگەلانە بۆ منە 5 ماتۆ تۆ 8 ماتۆ بەس لەسەر ئاستی تەمەنی خۆیان منافسەی نەبووە نافسی نەبووە ئیتیحادی عێراقی خەڵاتی تایبەتی ئەوەتی دێتی ئەی مناڵێکی وە 8 ساڵ معجیزەیە من سەیری بەدا من ئەمە چییە ئەمە بەردەوامی یەک خۆی دووهەم من ئەڵم یەک دایک و باوک دووەم خۆی سێمن دایک و باوکانیش زۆر دایک و باوکان زۆر کاریگەریان هەیە لەسەر مناڵەکانیان بۆ وەرزشکردن ئیتر هەر وەرزشێک بێت ئەزانین چۆنە وەرزشەکان یەک شتەیە ئێمە خۆمان وردە وردە شکر وەرە بەرەو پێشە ڕۆین خەڵک بەرەو دنیایەکی باش چاوی کراوەتەوە جاران تۆ مناڵەکەتە بوو ئەیوب دایە ئەچم بۆ مەلا ئەیوب نەچیە خەنجی ئەیوە چم بۆ یاری بۆکسەن ئێمە چۆلو تەشکێنن ئەوە چم بۆ دووگۆڵی قاچ تەشکێنن ئەوە چم بۆ هەرچیەکی ئەوت هەمووی ڕێگری بوو هەمووی ڕێگری باشە ئێستا ئەوەی سەری کردوێتە یاری ئاسن و
بڵین گەورەکان بە مناڵی تۆزێک ئەوە خەڵکەڵی لەبەر باڵای کورتە بێ نازانم چی یاری ئاسن سێرەکەی خەڵکێکی زۆر بێڕ باشە یاری کۆنفۆ و شاوڵین ئەوە مامۆستا بورهان پرسەی قاعەکەی هەزارە هینی تایە خوێندکاری تیا و تەمرینیان پێەکە لە گەورە بچووک و مناڵە فێرگەکەی من هەموو ساڵێک 100 نەفەر بۆ 120 نەفەر فێری مەلە ئەەکەم 120 نەفەر من لە خنکان ڕزگار ئەەکەم باشە تۆ هەموو ساڵێک 100 کەس 120 کەس لە خنکان ڕزگارەکەی ئەمە چی ئەبێتۆ ئەمە تۆ ئەساسێکدا ئەنی کە لە دەریاچەکانی دوکانە لە راپۆرتەکانە نەڵێ فڵان کەس خنکە بەهۆی نەزانینی مەلۆ ئەڵێ فڵان کەس خنکە وە مەلەیشی زانی ئەمە مەلەنی مەزانین چۆن ئەمەلەیە باپەوە ئەمە ئەڕات بە مەلە تا ئەو دیوارە لیاقی پێنی ڕێکە خنچێ یان لە ئاوا نازانێ بۆسە ئەکسەرێتی هاوڵاتیان جارەڵێن ئاوەکە ئەوەنە سارد بووە سڕ بووە لە سەر بووە خۆی ئەکسەرێتی هاوڵاتیان کە تووشی حاڵەتی خنکان ئەبن لیاقی نییە دووەم سەرکێشی ئەکە سەرکێشی ئەکە من یاریزانێکم هەیە لە بەحرە تەمرینی سەرکێشەکەش هۆکارە بۆ هۆکارە بۆ خنکانەکە من یاریزانم هەیە بۆ نمونە بەتەڵێکە ئەڵێ مامۆستا گۆران بەلەم لەگەڵ نەنێری نایە بەلەم لەگەڵ بنێرە خۆم لەگەڵی ئەچم ئەو بەمەلە من بەبەلە کاکە ئینسان چییە ئەوە دڵیشی وەستا ئەوە زەختی بەرز بوو ئەوە شەکری دابەزی یعنی تۆ بێ دایما چاوەڕێ ئەوە بکەیت بەس هەیە لە دەریاچی دوکان من چوون بۆ تەمرین ئاوا وەستاوە وتێتی ئەوە ئێوە تا شووە ڕۆن بەمەلە وتم وڵاتە ئەو گردە وتێتی جا خۆ منی شەتوانم 100 مەتر هاتۆ بەپەلە هاواری کردووە چۆن بگاتەوە قەراخەکەی کاکە ژیان ئەمە یاریزانی مەلەیە ئەمە سەرکێشی ناوێت ئەمە تەمرین ئەکامە عەدەل ئەمە ئاوەکە زین چیلیاتۆ بۆ بەر ڕەفیق لەگەڵ ئەم ئاوەیە تۆ لە بێلیاقا بۆ نمونە ئەچیتەنا ئاوەکەەوە 500 مەتر ڕێت و 500 بۆ ناتوانانی بگەڕێتەوە تووشی حاڵەتی خنکانەبی برادەرەکانیشی ئەڵێن وەڵایی مەلەشی زانی و خنکە ئەو مەلە نیە باشە مامۆستا گۆران باسی فێرگەکەی بەڕێست خۆتە کرد ئەو فێرگەی بەڕێستان هاوینەیە یاخود زستانی یان بەنیازن بەم نزیکانە بیکەنەوە بەڵێ ئێمە بە خۆشحاڵیەوە ئیمڕۆ مەلەوانگەکان نەکرێتەوە ئەگەر کەرەنتینە ڕوونەیاتەوە ئەوە ڕیان پیاوین من هەر لەم کەناڵی ئێوە دەستخۆشی لە برا ئاسایشە پۆلیس هاتوچوو سلێمانی وە تەندروستی سلێمانی وە بتایبەتی کاکەڤاڵ کاک ئاوات و زائیدەن مامۆستا فەلاح وە کاک بازار مامۆستا فەلاح سەرۆکی ئیتیحادی مەلەوانی سلێمانیە و کاک بازادیش مرشیفی یانی وەشی سلێمانێ کە هەوڵێکی باشیانەوە لە ماوە یعنی هەموو ڕۆژێک لە قایمقامێت بوون و بۆی شتەکە ئاسایی بێت و مەلەوانگەکە بکرێت و ئێمەش بە ڕێنمایەکان چیان پێمامتووە لەسەر سەرماندانین وڵی ڕێنمایەکان وەکو ڕێنمایەکانی تر ئێمە خۆمان پێشەوەی کەرەنتینیش بوو مەلەوانگە کرابێت و ئێمە زیاتر ئەو ڕێنمایانە کردومانە زۆر بە زیاتیشەوە کردومانە چکە ئێستا مەزبەحەکان فیلتەری هەیە کلۆری تێگرێ پیەچی تێگرێ وەکو مەلەوانگە کۆمەڵگەی وەشی ئازادی من باسم کە خۆم لێ مدەریبم و تەمرین تیاکەین ئەگەر ئاوەکەی نەشیا بێ بۆ مەلەم خۆم تیا ناکەم مناڵی خەڵکیش نایانمە ئاوە تووشی حەساسێت و تووشی نەخۆشی بی بە خۆشحاڵۆ تا ئێستا کەسێک لێی لیمان نەکردووە و ئەگەر لەمە دوای ڕێنمایەکی توندمان بۆ دانێ ئەمە بە قسەی حکوومەتەکەین بە قسەی قایمقامەت و هینەکەن چکە ئەوانیش یعنی بنونە هاوڵاتیان تەندروستی هاوڵاتیان بەلاوە گرنگترە تا زۆر شتی ئێمەش عینەشت ئەو بۆ من ڕێنمای منەیە یعنی من ئەگەر بە قسەی ئەو نەکەم ئەی بە قسەی شوێکم من ئەگەر ئەویش پێم نەڵێ خۆم ئەبێ ئەو ڕێنمانە یعنی پەیڕەویکەم ئەمە یەک هاتی نەسە فێرگەکە ئەگەر لە بیرمانە چێ فێرگەکە ئێمە ساڵانە ئیسا بۆ نمونە ئەم ساڵ ئەبواە لە 10 ڕۆژ پێشی سێمە ناومان بنووسە باش لەبەرەوە دواکەوت و دوێنێ ڕکلامی ئەومان کرد کە بۆ نمونە ئەتوانن لە ئیمڕۆوە ناونووسین دەست پێ بکەن هەتا دوای جەژن تا چەندێکە ڕوە بۆ نمونە گروپەکە کۆ بێتەوە کە بوو بە 20 کەس 25 کەس ئێمە دەست پێەکەین کە بوو بە 25 دەست پێەکەین ڕۆژانەیش خەڵکمان هەر بۆیێت من بەدەمی خۆم نەبم یعنی ڕاهێنەرێکم 20 ساڵ لە بوارەکان وەکوی کە خۆم یاریزان بووم و دوای ڕاهێنەر بووم و خەڵکێکی زۆری لە شای سلێمانی ئەمناسیە و زۆربەی زۆریش لەسەر دەستی من فێری مەلە بوو لە هەموو شوێنەکانە ئێمە ئەو بۆکو مادی ئێمە ئیشەکەین بڵێن مادیەک وەرەگرین پارێک وەرەگرین بەس پارەکە ڕەمزیە من ئەو مناڵەکە ناونووسی ئەەکەم ئەڵێم لە ئیمڕۆکەیەتەم فێرگەوە هەتا ئەو ڕۆژەی ئەمە لەوانگە داخرێت ئەم تەمرینەکە باشە فێری مەلە ئەبێ
ئێمە تا مانگی نۆدا بەردەوامە دەورەکەمان دوای ئەوە ئێمە لە زستانە کە بە فربارەی جمعان تەمرینەکەین تەمرینی یاریزانی نادی سلێمانیە تۆ مناڵەکەت لە فێرگەکە فێر بوو حەزەکە بێت دەرگا کراوە بۆی بێت لەسەر ئەین نەحساب من پارەکە تەلەبەم هەبووە کە هاتووە ناوی نووسیوە پارەی داوە بە دەورەکە ئیم ساڵ گروپێکم بۆ دروستکردن پارەکە ڕقەمی هەمووی لەو گروپایە ئیم ساڵ ئاگادارێکە ئەەکەمەوە هەل لە حسابەکەی پاروێن تەمرین ئەمە خزمەتە تۆ ناتوانانی هەموو شتێک بە مادە و ببەسیتەوە باشە یعنی مادەکەش ئیسفادە بکە ئەوی تری ئیسفادەکە ئێمە فێرگەکەمان ناوە نووسین بۆ تا 14 ساڵ یان لە سوار 14 ساڵەوە ناوە نووسی 6 ساڵە 4 ساڵە 8 ساڵە هەتا 14 کوڕان و کچانە جیاکەینەوە مدەریبی کچانمان لەگەڵە بۆ نمونە ڕێنمایان پێم هەر یاریزانی خۆم سعیدە بڵێم دیلان سەرمەندەوی شەر لە نیای شەر عینە شەهر دووچان هاوکاری منەکەن یەنە دەورەکەەوە ناوە نووسن ئێمە گروپێک دروستەکەین بۆ 20 کەس مەلاکە دەبەوان دەلای منە ئەوان بۆ قوڵایەکە زیاتر خۆم زەختەکەم بۆی ئاگام لێ بێت چکە مناڵ خۆتە زانی حەلوکە لەگەڵ چاو لێ خافڵ کرد ئەڕوە ئەوان لە یەکمەترێکە ترسیانەشکیان وردە کە زانی مناڵەکە ترسیشکەی ئاتە دەزمن تا ئیسش کەس گلەی لێ نەکردوین من لەو کەناڵی تووشەوەڵم هەر کەسێک ئەڵێ مناڵەکەی من لای مامۆستا گۆران فێری مەلە نەبووە هەر بە عینە حسابێتەوە بەردەوام بێ بەسەکرێت و سەر دایک و باوک مناڵەکە خۆی حەزی مەلەیە ئەو نەیەنێ ئەڵێ مەجاالمێ کاتم نییە بۆم ناکرێت مامۆستا گۆران ئێستا ئەو سلایدانە کەیبینی لە شاشا ڕوات تەواوی ئەوانەی کە لەناو ئاوەکان مناڵن ئەکرێت مەلەوانگەی گەورە مناڵ ببرێتە ناوی یاخود بە پێچوانەوانە جاری وا هەیە دایک و باوکەکە لەبەرەوەی کە لە ترسی مناڵەکە خۆشی لەگەڵ مناڵەکە چێتە ئاوی مناڵەکە جیاوازەکەی چۆنە لە ڕووی ئەو ئاوە یان ئەو مادانەی کاکرێتە ئاوە ئێمە ئەو مناڵانە کەچنە و ئاوە ئێمە کاکبازات بەیانیان نیەت باش کلۆری نسبەیەکتیەکە بۆ ئەوان لە دوای دوانزەوە بۆ ئەگەر دواتریش نسبەیەکی زیاتێکا بۆ گەورەکە عدل ئاگای لێ بڕواکە لە مناڵەکانی خۆی زیاتر خەمی ئەوانێتی ئەمە یەک دووەم شت وەکو دایک و باوکتەم ئەن هەموو دایک و باوشێک کە مناڵەکەی بینێ لە ئاویشی قوڵە و لە مەلەکە ئەترسێ بۆ لە تەنکای مەلەکە هەر ئەترسێ من چیان یەکەم ئێمە مەلەوانگەکەمان شاشەیەکی وەکو ئەمەی پشتی ئێوە هەیە ڕێک دایک و باوکان کورسیان بۆ دانرێ و لەوێ بخوان سەی ژوورۆک کە من یەکێک مناڵەکان ئەبەمە ئاوەکە و ئەیانێنم بۆی دایکەکانیان ببینن وە مناڵی واشەیە کە دایکەکەی بینی زیاتر چۆنە چیەکات پێی خۆشە دایکی عەرزەکە لە بەرچای دایکی هەدا سەرکە چۆن خۆمەڵێم چۆن ئەواکەم بەس ئەگە من زۆر جار دایکەکانیان لێ ئەشارمەوە ئەگرین شتەکە خەریبە بەلایەنەوە بەس دایمە مناڵ لەگە مناڵ فێرە بێت بۆ مناڵم لای هی پارەکەی کەواتە مناڵ ناتوانرێت بچێتە ناو مەلەوانگەی گەورەوە جاری وایە دایک و باوکەکە خۆیان ئەڕۆن بۆ مەلەوانگە مناڵەکە لەگەڵ خۆیان بات خاتە ناو ئاوەکەوە ئەزانی چۆنە خۆی مادەکە خۆی زانی چۆنە بۆ مناڵ خراپە من ئەگە بڵێ مناڵەشی بۆ منە 2 ساڵ 3 ساڵ ئەمانە لەشی ناسکترە بەس کاچێتە 8 ساڵ و 10 ساڵ و یانسامەتر ئاساییترە بێت بەس ئێمە پێتەڵێنتر خۆی ئەکەوێتەوە سەر مەلەوانگەکە هەیشە خۆی هەر حەساسی بە ئاوەی یعنی لەشی سوورە بێت ببوورە کاتمان زۆر کەمە پێم خۆشە باسێکیش زۆر بە کورتی باسێک لە سوودەکانی مەلەکردنیش بکەین بۆ چ نەخۆشیێکیش باشە بە کورتی بۆ نەخۆشیەکان مەلەوەکو جونگەکان بۆ منە بۆ فەقەرات بۆ ئینزیلا بۆ ئەوانە کێنە لای ئێمە بۆ فەقەراتی مل ئەمانە زەرورێتە هەر دکتۆر خۆی ئەنووسێت ئێمە مەجموعەیە تەمرینە بۆ منە لە یەکمەترێکە ڕێنمایین ئەگەر مەلەش بزانێ پێڵێ مەلەکە بەس بۆ شێوە زەخدمەکە بەس مهم یەکشتە من هەموو جا لە بەرنامەکان هەوتومە کە تو ئەو کەسە ڕێنمایەکە تیاتیاڵێ بڕۆ بۆ ئەم جونگەیە بۆ ئەم فەقەراتە باشە یەک ڕۆژمێ و دوای ساڵەتر بەرەوە کاکە هیچ نەبێ یەک مانگ لە کاتی خۆت تەرخان کە بۆچی تە عیادەکە بۆ 9 سەعات دانیشی بەلات و ئاسایە بۆ بیتە مەلەوانگەکە نیو سەعات لێوی بەلاتەوە ئیشم هەیە بە پەلەم و بۆم ناکرێ و قورسە بە تۆ تەندروستی خۆ زەرورترە لە زۆر ئیشی تر من نیە کەسێک هاتۆ تەوتمە کاکە تۆ بەس نییە دوێنە یعنی ئیرادت بەقوت بێ کێشە داوەزێنی ئیرادت بەقوت بێ جونگەکانت ئاساری تیا ئیرادت بەقوت بێ تۆ بۆ ئازارەوە ناڵێنی تا بەیانی دەوەرە 2 سەعات کاکە چاکوزیە ساونایە هەڵمە مەلەوانیە هەم بە دەرونی هەم بۆ کالۆریەکە سووتێنی هەم کاکە بۆ شەکرە بۆ زەخت بۆ زۆر شت باشترە ئیتر بۆ نایت لە هەموو عالەمە ئێستا بڕوابکە هەمووی خەریکی مەلێ لەماوە سەیری بەرنامێکی سپۆرتی عەرەبیم کرد ئافرەتێکی پێشانە
5 ساڵ بوو ئەی من هەموو ڕۆژێک 2 سعات مەلاکەم خۆی پێشتر یاریزانی مەلە بووە بەس ئەی من دانابڕم بڕوا بکەن یەکە سیرتە کرد بەردەوامە لە شەستەکەی ماچوو ئاخەتی کاکە بۆ خۆت ینی ئیسا خەڵک و جاران نەماوە هەمووی دەستیاوەتە وەرزشکردن و ڕەشیق لەشی جوان هەمووی منافەسەیەوە کە کوێلێک جوانتر بێ جسمی کێلێک بارێک هەم لە خانمان هەم لە پیاوان شەر نییە بەس پیاوان دەستەکانە خۆش بێت زۆر سپاس بۆ مامۆستا گۆران کەمال ڕایەنەری مەلوانی سپاس بۆ سەرجەم زانیاریەکان بەڵە خۆشەویستان ئێستا شەچینە لای پەیامنەرمان ئەحمەد ئیسماعیل کە بەشێکی ڕاستەخۆ لە سلێمانی و لەگەڵمانە ئەحمەد سڵاو لێ بێ و بەیانیت باش هەواڵ و زانیاریەکان چین فەرموولای تۆیە بەڵێ چنوور ئەم کاتەی تۆ بینێران باشتر سڵاوتان لێبێت سەبارەت بەو زانیاریانی کە لەم ڕۆی شاری سلێمانی یان ئەو زانیاریانە چین کە هاوڵاتیان زانیاری گرنگن هاوڵاتیان بیزانم من سەبارەت بەو بەرزبوونی پلەکانی گەرما لە یەکەم زانیاریە باسی دەکەم ئەویش ئەوەیە کە لە ماوەی چەند ڕۆژی پێشتردا لەم چەند ڕۆژەدا پلەکانی گەرما بەشێکی تەواوەتی بەرز بوونێتەوە ئەم بەرزبوونی پلەی گەرما لەم کاتەدا ساڵانە ڕوتەدات و لەگەڵ ڕوودانی وا دەکات نزیک ببینەوە لە وەرزی هاوین و دەستپێکی وەرزی هاوین و نزیک بوونەوە لە وەرزی هاوین ڕوودان دیارە ئەم بەرزبوونی پلەی گەرما لەم کاتەدا کە لە ڕوبەپێ و زانیاریانی کە دەست ئێمە کەوتووە کە ئەو زانیاریانە ئەویش ئەوەیە کە لە ڕۆژی 12 و پلەکانی گەرما بەشێکی تەواوەتی لە چاو ڕۆژانی پێشتردا پلەی گەرما بەرزبوونەوەی تەواوی بەخۆی بینیوە و لە دوای ئەو ڕۆژانەش ڕۆژانی دیکە پلەی گەرما بەشێکی تەواوەتی لە سەر ئاستی پارێزگای سلێمانی بەرزبوونی تەواوی بەخۆ بینەوە کە لە ڕۆژی 15 لە دوای ئەوەی کە پلەی گەرما تەواوەتی بەرزبووەوە پلەی گەرما ئەو پلەی کە تۆمار کرا بۆ 32 پلە بووە کە بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی پارێزگای سلێمانی لە ڕۆژی 15 32 پلە تۆمار کراوە ئەمەش ڕۆژانە دەتوانین بڵین پلەکانی گەرما زیاتر بەرزتر بوونەوەەوە دەمێ ئاماژە بۆ بکەم لە کۆی گشتی لە ماوەی 6 ڕۆژدا نزیکەی 9 بۆ 10 ڕۆژانە پلەکانی گەرما پلەی سیلیزی بەرزتر بوونەوە لە چاو ڕۆژانی پێشتردا کە لە ماوەی 6 بۆ 10 پلە بووە ئەمە سەرڕای ئەوەی کە بەپی ئەو داتانەی ساڵانی پێشتر لەم کاتانەدا پلەکانی گەرما بەرز بوون بەڵام ئەمساڵ لە چاو ساڵانی پێشتردا پلەکان بەرزتر بوونەوە ئەویش بەپی ئەو زانیارەیە کە دەست ئێمە کەوتو ئەو پاڵەپەستۆیی کە ئەم ناوچەی گرتوۆ بە تایبەت پاڵەپەستۆیی بەرزبوونەکانی پلی گەرما عێراقیشی گرتوێتەوە ئەمە دیارە هۆکارە بۆ بەرزبوونی پلەکانی گەرما ئەو پلەی گەرمای کە لەم ڕۆدا تۆمار کراوە لە سەعات نوی بەیانیۆ تا تۆزێک پێش ئێستاش لەگەڵ هەندێک لە فەرمانبەران و لەو کەسانی کە زانیاری تایبەتیان هەیە بە تۆمارکردنی پلەکانی گەرما لەسەر ئاستی پارێزگای سلێمانی و شاری سلێمانی لە بانی ئەمڕۆدا زیاتر لە دەتوانین بڵین 29 پلە بووە پلەی گەرمی لەمبانێدا لە ئەمڕۆژ پلەکانی گەرما لە نێوان 35 بۆ 36 پلە دەبن بە شێوەیەکی گشتی دەمێ ئاماژە بۆ بکەم پلەکانی گەرما لەم چەند ڕۆژەدا بەرزبوونەتەوە و کاریگەری ئەو پاڵەپەستۆی کە عێراقشی گرتوێتەوە بۆ بەرزبوون پلەکانی گەرما ئەم چەند ڕۆژەش هەر دەمێنێتەوە لەسەر ئاسمانی عێراق و بە شێوەیەکی گشتی سەبارەت بەو زانیاریانێکیان ئەو چالاکیانی کە لەم ڕۆژ شاری سلێمانیدا هەن دەمێت باستەوە بکەم کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لیژنەی لامەرکەزی بە شێوەیەکی بەردەوام باس لەوە دەکەن کە ئەوان کۆبوونەکانی خۆیان درێژە پێدەدەن بۆ ئەوەی کە لە ڕێگەی لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ ڕێگەی پارێزگای سلێمانی و قایم قامێت و لەگەڵ ئیدارەی هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و پارێزگای هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین و ئیدارەی گەرمیان بە شێوەیەکی بەردەوام کۆبوونەوەی خۆیان ئەنجامداوە و ئەو خاڵ و سەرنج و تێبینیانی کە پێویستە بۆ لامەرکەزی شاری سلێمانی گفتوگۆی لەبارەوە بکەن گفتوگویان لەبارەوە کردووە ئەم ڕۆژارێکی تر دانیشتنی خۆیان ئەنجام دەدەنەوە لەگەڵ لیژنەکە ئەو لیژنەیەکی جارێکی تر ئەوەی کە ئەو گفتوگویانی کە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی دیکەی پارێزگای سلێمانی و قایمقام و پارێزگای هەڵەبجە و ئیداری ڕاپەڕین و گەرمیان کراون گفتوگۆی لەبارەوە دەکرێت ئەم کۆبوونەوانە بەش جۆرێک دەبن درێژەی دەبێت و لە ڕێگەیەوە دانوستان و گفتوگۆی زیاتر دێتە ئاراوە و دەتوانن پرۆژەی لامەرکەزی دەوڵەمەندتر بگرێت بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری تەواوی هەبێت و بتوانێت پرۆژەیەکی دەوڵەمەند بێت و بۆ جێبەجەکردنی لامەرکەزی شاری سلێمانی ئەمێش دەبێتە هۆکارێک بۆ گەڕانەوەی دەسەڵاتی ئیداری و دەسەڵاتی مالی بۆ سنووری پارێزگای سلێمانی و لەو ڕێگەیەوە دەتوانرێت خزمەتی زیاتری هاوڵاتیانی شاری سلێمانی و دەوروبەری بکرێت و بەتایبەت لە بەڕێوەبەرە گشتیەکان دەسەڵاتیان زیاتر دەبێت دەتوانن زیاتر بتوانن ئەو کارانی کە لەسەر شانیانە و ئەو زانیاریانی کە لەسەر شانیانە بتوانین بیگەنن بە هاوڵاتیان
سەوارت بە دابشکردنی موچە چونور دەمێ جەخت لەسەر بکەمەوە کە دوێنێ بە ئەو زانیارانی کە لەلای من دوێنێ پەروەردەکانی دەرەوەی سنتەری شارەکان دابشکرا و ئەمڕۆ وا بڕیارە ئەو پەروەردانی کە لە ناو شارەکانن لەسەر ئاستی هەرێمی کوردستان و سلێمانی دابش بکرێت واتە پەروەردەکان مامۆستایان و فەرمانبەران هەموو ئەوان دەیانگرێتەوە دەتوانن وا بڕیارە بەپی دابشکردنی موچە ئەوانش موچەکانی وەربگرن زانیاری دیکە زۆرن و ئەو زانیاریانەش بەشێکی زۆری لە چوارچێوەی ئەو کارانەدان کە لەمڕۆ لە شاری سلێمانیدا ئەنجام دەدرێن بەتایبەت جەختکردنەوە لەسەر پرۆژەی لامەرکەزی و کۆبنەوەی لیژنەی لامەرکەزی کە ئەمڕۆ ئەنجام دەدرێت یەکێکن لەو چالاکیە گرنگانی یان ئەو خاڵە گرنگانی کە لەمڕۆ شاری سلێمانی ئەنجام دەدرێت بۆی بتوانرێت خزمەتی زیاتری هاوڵاتیانی شاری سلێمانی پێ بکرێت. بەڵێ چنوور. بەڵێ سپاس بۆ پامنێرمان ئەحمەد ئیسماعیل کابەشەی کە ڕاستەخۆ لە سلێمانی و لەگەڵ مابووی سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ ئازیزان ئێستش هەر بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ ئەچینە لای کاروان سادە کە بەشەی کە ڕاستەخۆ لە دهۆکەوە لەگەڵمانە. کاروان سڵاو لێبێ و بەیانیت باش فەرموو هەواڵ و زانیاریەکان لای تۆن. بله چنور سپیدا و باش بی سپیدا بینرین گله کردستان باش بیتن روزها پارێزگاه دهۆکی ئەڤروکیە تایبەتی جی پشتی کو برف گرمه و چیتن بشین برف ورزه هاوینه و چیتن گازنده لسر خواستا کهربه یانجی بشین کم بنا کهربه اوشی گازندن بردوامی سالانه توالاتیانه که هر گاوه که بو سرما گازنده کمیا کاره بتکن و هر گاوه که بو گرم جی گازنده کمیا کهره بتکن جبر کو خواستا کاسه دل سر کهره بچید بیتن و کهره پا کو پید ویناه تدابین کرم تایبتی جی تو وان ورزین کو مگوتی سرما یان گرمه کو والاتی گلک پید وی دابین کرنا کهره بت بنفروکه جی چند روزه که نزدیکی هاوینت بیتن و گرم زده تر لتن بجین دمجمیرن کهره بکیم تر لتن افروکل پارێزگاه دهۆکی بەردەوام گازنده وڵاتیان ئەوە کابوچی کەهرە بەردەوام کێمبوونێ دەوان هەردوو ئەرزاندا لە دیف زانیاریان مە کو وێستگەها کاشەیە هەی هەشت بێژین یەکەیان کو بەرهەم ئینانە کەهرە بێنە لێ ئەو زانیاریان کومە وەرگرتین هەمی ئەف یەکەیان بەرهەم ئینانە کەهرە بێ کار ناکەن یانشی بێژین نەیەخستینە کاری ئەڤەشی جبر کێمبوونە یعنی دابین نەکردنا بێژین نافتێ بوو وێستگەها کاشێک و بێژین ئەوان هەمی یەکەیان کەهرە بێ بداتە کاری دا و کەهرە بێ درستایی بداتە وڵاتیان هەروەسان سەبە بێ دیێ کێمبوونە کارە بێ هاتنە ئاوارە و مانە ئاوارەیەت ناوە پارێزگەها دهۆکێدا و تێتازانین حتا vê gavêjî rêjeyeka zor ya awara parêzgeha dihokê hêşta mayîne ne vegeriyayîne cihêt xwe kehre berdewam bi wan jî çîtin û herwastan bi parêzgeha dihokê jî têtin ev bûye sebebê kêmbûna kehre bê û karnekirina van bêjîniyekên berhemînana kare bê li wêzgeha kaşê jî bêjin ew tinê du wêzgeh kar dikin du yekên bêjin evên berhemînana kare bê kar dikin ev jî têra pêdviya welatiyan naketin layanên peywendîdar daxwazê welatiyan dikin ku kehre bê kêm bêjin zêde berhem neyînin yan jî zêde kar neyînin yanî bêjin ew dibêjin ku divêtin ew tiştên zêde nehêne helkirin da ku xasta welatiyan ser zêde nebîtin yan jî bêjin givaşineka zêde li ser kare bê nebîtin welatî jî dibêjin ku me tinê diva werza da pêdivî werzê germê werzê sarmayê pêtivî bikehre bê heye ku pêdivî bêjin amîrên starkirinê û amîrên germkirinê heye eger vî werzî jî dawe ku pêdivî kehre bû me nehê tedabînkirin werzê dîtir me pêdivî pênîne yan jî welatî bikar neyînin kare piya zêde ye ev bûn ew zaniyarî bi taybetî jî li parêzgeha dihokê yên ku niha gazindel ser şilaya welatiyên parêzgeha dihokê veçinir. سپاس بۆ پامنێرمان کاروان سادق کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری دۆکۆ لەگەڵ مابووی سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانت بە ئومێدی لەش ساقی و تەندروستێکی باش بۆ هەموو کوردستانیان بەڵێ خۆشەویستان کۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن بە ئومێدی ئەوەی کە سوودتان لە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆ وەرگرتوێت تا سبێنەوە پرۆگرامێکی نوێ پێتانەگەینەوە کاتێکی خۆش ئاسوودە بن.